بینەرانی عزیزی پێشانگ تیڤی جارێکی تر سڵاوتان لێبێت و بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق. وەکو ڕامانگەن و تا ئێستاش دوو بەشی تر لەم بەرنامەیان پێشکەش کرد کە هەر کەسێ پێی خۆشە سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق قسە و باسی خۆی بکات پێشانگ تیڤی کراوەیە و دەتوانێت بێت لێرەوە قسە و باسەکانی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکات. لەپاڵ ئەوەشدا ئێمە چاوپێکەوتن لەگەڵ هەڵسوڕاوان ئەنجام دەدەین سەبارەت بەم هەڵبژاردنەوە ئەو قسانەی کە لە پاڵەوە دەکرێت و لەسەر نوێترین هەواڵەکانیش کە دێنا پێشەوە. ئێستاش سایر حەسەرمان لەگەڵدایە بۆ ئەنجامدانی چاوپێکەوتنێک سەبارەت بەم هەڵبژاردنەی ئێستا. تا حەسەن ئەم کاتت باش و سوپاس بۆ ئامادەبوونت. لەوە دەمێت دەست پێ بکەم کە بەپێی هەموو ئامارەکان ڕاپۆرتەکان ئەو دەنگانەی کە هاتوتە پێشەوە دەستگاکانی ڕاگەاندن باز لەوە دەکەن کە ڕێژەی بەشداریکردن دەم هەڵبژاردنە یەکجار کەم بووە و بە پێچەوانەی ئەو تەنانەت ئەو چاوەڕوانیش بووە کە دەیانزانی ڕێژەی بەشداریکردن کە بێت، بەڵام زۆر لەوەش کەمتر بووە کە چاوەڕوانیان کردووە و کەم بن کە هەبووە ڕێژەی دەنگدان بگاتە لە 50%. بە بۆچوونی ئێوە ئەم ڕێژە یەکجار کەمە لە بەشداریکردنی خەڵکی بۆچی دەگەڕێتەوە؟ بە بڕای من ئەمەش گۆشەیەکی ترە لەو پرۆسە ناڕەزایەتی و هاتنە مەیدان و ئیرادە نواندنەی جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەت چێژ کە ماوەیەک پێشووتر کە لە سەرەتای ساڵی ڕابردووە کۆتایی ساڵی ڕابردووە بە سووتاندنی مەقەڕەکانی هەموو حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن دەستی پێکرد، پێشی تریژی بە بزوتنەوەی حەڤەی شوبان دەستی پێکردووە. مەبەستمای ئەمەش گۆشەیەکی ترە، یەک مانگرتنێکی گەورەی فراوانە، یەک هێز نیشاندانێکی گەورەی فراوانە کە ئەمەش گۆشەیەکی تری ئەو بزوتنەوەیە کە دەیەوێت بڵێت ئێمە 30 ساڵ کافی بوو کە ئێوە بتوانن دەسەڵات و حکوومەتێک دروستکەن، دەسەڵاتێک دروستکەن کە سیمات و تایبەتمەندی ئینسانیەتی پێوە بێ. ئێمە حکوومەتەمان ناوێ، ئەم دەسەڵاتەمان ناوێ، قانونی ئێوەمان ناوێ، هیچ متمانەیەکمان بە بەڵێنەکانی ئێوە نییە، هیچ متمانەیەکمان بە ڕێکەوتهێنەکانی ئێوە نیە، بە قسەکانی ئێوە نییە. هەتات ئەگەر مەلاحەزە بکەیت ئەم جارە لە ڕوویان نایە زۆر بوعد بن، لە ڕوویان نایە زۆر بەڵێن بن کە وا ئەکەی وا ئەکەین، چونکە زانن کە تەنانەت لایەنگرانی خۆشیان دەزانن کە ئەو بەڵێنانە هیچی ناچێتە سەر بۆ هەمووی فڕوفیشاڵی ئیعلامی انتخاباتە. مەلا بەختیار زۆر وازەحوتی لە کاتی انتخاباتە تۆزێ تای دژی یەکتری دەست پێ کاتەوە، بەڵام دوای انتخاباتەکەی تر هەموو هاوکێشەکانە چنەوە جێگەی خۆی، هاوپەیمانیەکانە چنەوە جێگەی خۆی بەیەکەوە دانیشینەوە و ڕێکەوتنەکانی خۆمان جێبەجێەکەن و دەسەڵاتێک بەڕێوە بین کە پێشووتر پێش انتخابات کردومانە. ئەمە خەڵکی و کوردستانە زانێ و ئەمە نیشانەی ئەو پڕی بێمتمانەیە و ئەمە گۆشەیەکی ترە لە بزوتنەوەیکی ئێوەم ناوێ ئێوە دەبێ بڕۆن. ئەمەش گۆشەیەکی ترێتی بە بڕای من. پێش ئەوەی کە بەرداوامی لەسەر چاوپێکەوتنەکەمان پێم خۆشە لێرەدا ئەو کۆمەڵێک لەو گرتە ڤیدیۆیانەی کە بینەرانێک بۆ ئێمەیان نردووە سەبارەت بە کشوماتی زۆرێک لە بنکەکان، خامۆشی ئەوەی کە کەمترین ڕێژەی بەشداربوو هەبووە. ئێمە لە پێشەنگ تیڤیەوە کۆمەڵێ راپۆرتمان بەدەستگەیشتووە، وێنە و گرتە ڤیدیۆمان بەدەستگەیشتووە، ئەگەرچی کۆڵیتیان نیە زۆر باش نییە، بەڵام لەبەرەوەی کە بینەران بۆ ئێمەیان نردووە پێمان خۆشە بە کورتی هەندێک لەوانە نیشان بدەین. ئەمە یەکێ لە بنکەکانی دەنگدانە لە سەرشقامی مامۆستایان. سیارانە پشتێ و سیارانە و سارە لە چۆ ئاڕاستێ من دێت ئەوە دواوسپێکەوە بنکێشی دەنگانە کە تەنیا 2 نەفەری تیابینی. ئەمە سەری ئەم خامۆشیە. ئەمە بنکەی کەریمی ئەلەکەیە، یەک نەفەری پێوە نییە، یەک نەفەر. ئافەرم بۆ خەڵک، ئافەرم چۆن بەدڵمانەکەن. پاشە ئەوە بنکەکەی مەحموود، ئەوەش مەکتەبی مەحویە. بنکەکەی کەسی لێ نییە، پۆلیسەکە بەتەنێ.
بەژمەرکەزەیەکی هەیە ئادادەی تیجارەی هەیە کەسی لێ نییە کەس ئامادەی بازرگانی سلێمانی کچان پۆلیسەکە لە حەوشەکەی فەقیر ئەمە قوتابخانەی ئادادی توجارەیە دەرگای پشتەوە ئەوە چۆڵ و هۆڵە ئەمە ژوورەوەیە مەڵە بینەران ئەوە کۆمەڵە لەو گرتە ڤیددیوانە بوون کە بە ئێمە گەیشت بوو و کۆمەڵێکی ترمان بوات بوو بەڵام بەداخۆڵە بەرەوەی کە زۆر نزیکە لە بنکەکانەوە یاخود دەکرێت کەسانێک بناسرێنەوە بە باشترمان زانی کە بڵاویان نەکەینەوە. تار حەسەن ئەگەر تەماشای ئەو گرتە ڤیددیوانە بکەین و ئەو راپۆرتانەی کە باز دەکرێت کە قسە تەنها لەسەر ئەوە نییە کە ڕێژەیەکی کەم بەشداری کردبێ بەڵکۆ زیاتر لە قەدەغەکردنی هاتوچووە چوو لەوەی کە تەواو ئەم پرۆسەیە پەراوێز کرابێت بەڵام ئەمە مانگە کە تەواوی ئەو لایەنانەی کە بەشدارن لەم هەڵبژاردەدا بە شێوەی جۆرا و جۆر بانگەوازی خەڵکیان دەکرد کە حتممە بەشداری ئەم پرۆسەیە بکەن کە ئەمە پرۆسەیەکی چارەنووسسازە و لەسەر ئایندەی کۆمەڵگا قەراری گرتووە نەکە ئەوانەی کە لە دەسەڵاتان تەنانەت ئەوانش کە لە ئێستاە هیچ جێگە و ڕێگەیشانیە لە حکوومەت و لە دەسەڵاتە چۆن ئەمانە بە هەر هەمویان کەوتبوونە بەرەیەکەوە و بانگوازی خەڵکیان نەکردو تا ئاستیەوەی کە تەنان خەڵکیش بترسێنن لە زۆر ڕووەوە نەیانتوانی سەرکەوتوو بن لەوەی کە خەڵکی بچێت بەپیر ئەم بانگەوازە و بەشداری هەڵبژاردن بکات. ئەخر خەڵکی یەک عمرێکی لەگەڵم هەلومەرجای بەسەر بردووە ئەگەر کەسێک لە ئایارینەوە یەکە عمری 10 ساڵ بوو بێ 40 ساڵە کاچی من یعنی تۆ 30 ساڵ نتوانانی دەسەڵاتێکدا بمەزرێنی کە ئەمنیەت و ئاسایشی ئابووری سیاسی کۆمەڵایەتی بۆ کۆمەلگە لانی کەمی دابین بکەیت تۆ لە کۆمەلگەیە کە 30 ساڵ دەسەڵاتی بەدەستەوە بێ نتوانانی ئەو کارەبا بۆ کۆمەلگە دابین بکەیت هەچی سەرۆت و سامانی ئەم کۆمەلگەیە بردیان گەرەکەوێ بزانی سەرۆت و سامانی کۆمەلگا چەندە و چەندێک ئەم کۆمەلگەی کوردستان دەوڵەمەنگە بڕە سەیری سەرمایەکانی ئەو مەسئولانە بکەوە ئەو دزانە بکە کە لەم بانکەکانی ئەوروپا ئەوەی کە دیارە بڕە سەیری سەرۆت و سامانی ئەوان بکە ملیاریان خستۆتە سەریەت هەچی کەرتی تەندروستی و خەسەخانە و دکتۆر و دەرمانی ئەکسپایر هەیە کردیان بە قورجی خەڵکە نەخۆشی سەرەتان و نەخۆشی کۆرۆنا و هەمووانە هەم ڕۆژ کۆمەلگا ئاهاڕێ بێکاری لە خراپترین ئاسیایەتی هیچ قانونکارێک لە کۆمەلگادا نییە یەک مناڵی مەسئولە دەتوانێت شارێک ئەمنیەتی شارێک تێک بە هیچ جۆرە ئایندەیەکی ڕۆشن نییە ئاستی هەژاری لە خوار لە ساسی کۆمەلگای عێراق لەژێر خەتی فقرەوە ئەژی هیچ ئایندەیەکی ڕۆشن لە کۆمەلگادا نییە میلیشیا تەراتێنەکەن لە کۆمەلگەدا دوای 30 ساڵ ئیتر خەڵک گەزانێت کە هیچ ئینتیخابات و ئەم سیناریوانە کە هەر 4 ساڵ جارێکەی جێڕن هیچ شتێکی بۆ ئەوتیان نییە بەکردەوە بینیوێتی کە هیچ شتێکی بۆ ئەوتیان نییە بە بڕوای من ئەسڵانەوەی کە ئێستا ئەم شوێنی دەنگدانەکان کەمە یا ئاستی خەڵک بەشداریکردنی خەڵک کەمە بە بڕوای من هێشتا ئەمە کافی نییە ئەزانی زۆر دەسەڵاتێک ئەمە کار و کردەوەکەی بێ لەشکر کێشی وڵاتان بێنێ بۆ ناوچەکە ئەو کارەبان نتوانێت دابینکە نتوانێت ئەمنیەتی کۆمەلگەر دابینکە نتوانێت سنوورەکان بپارێزێ نتوانێت قانونکارێکی پێشڕە و قانونکارێکی ئینسانی دابمەزرێنێت هەموو ڕۆژێ ژن بکوژدێ مامۆستا و ئەوە چەندین ساڵە موچەی مامۆستا و کرێکاران ببردرێ ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان دەمیان پڕکرێ لە فیشەک و لە زیندانەکانە ڕابژیرێت ئەمە دزدی و تاڵانی سەر
بە تاوانبردنی سەرۆت و سامانی کۆمەلگا یعنی دەسەڵاتێک ئەمە کردەوەکەی بێ و ئەمە کارنامەکەی بێ لە 30 ساڵی ڕابردووە نازانم چۆن لە ڕووی یەک بێتە سەر جادە بە بڕوای منە بواە کە هەر نەفەرێکی لەوانە کە هەر لە ناوجادەکان بیان نایە بە تەماتەشکا و بیان نایە بە ترۆزی بیان نایە بەر خەیار نازانم بیان ئەو سەوزە شتانی کە لە سەر جادەکانەیە دەبواە ئابرویان بچوایە دەبڕە نەیانتوانیایە بێنە دەرەوە بۆیە ئەمریکا ئێستش بەم ئاستەیە ئەوان زۆر باشەزان کە ناتوان قەناعەت بە خەڵک بکەن تۆ سێری کە شاسوار عەبدولواحید دەڵێ چی ئەڵێ ڕۆژی دەیمان سەعات 10 دقە لە وەختی خۆت دابنێ وەرە بۆ سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بە بەیەمە یعنی هەموو بەشداریکردنی هەر شخصێک لە کوردستانە ئەگەر بەشداریش بکات 10 دقەیە یعنی لە پرۆسەی سیاسیە و لە دیاریکردنی چارەنووسی کۆمەڵگەیەکە بۆ 4 ساڵی ئایندە تۆ 10 دقە بۆت هەیە ئیتر بایی بەناوی تۆ چن ڕوعەموچە دانێن بەناوی تۆ چن قانونی کۆنەپەرستانە دانێن بەناوی تۆ چن کەسیفترین سیستمی خوێندن دانێن بەناوی تۆ چن هەموو کۆمپانیەکانی خۆیان و هەموو کەرتی گشتی هەموو یەکەن بۆ نێو کۆمپانیەکانی خۆیانەوە بەناوی تۆ چن لەگەڵ تورکیا ڕێگەکەون بەناوی تۆ چن لەگەڵ جمهوری ئیسلامی ڕێگەکەون بەناوی تۆ لەسەر تانانەت خۆڵ و خاشاک و لەسەر هەموو ئەمانە زەریبە دانێن لەسەر ئاوت بۆ دابین ناکەن بەناوی تۆ چنم کارەکە یعنی هەموو ئیشی تۆ ئەوەیە کە تۆ 10 دقە بچی دەنگ بەی بەمان هەم بزانن بۆ یعنی خەڵکی کوردستان هەر بەڕاستی دوای چەندین ساڵ ئابلوقەی ئابووری خەڵکی عێراق دوای چەندین 8 ساڵ شەڕی ئێران و عێراق نزیک بە 10 ساڵ ئابلوقەی ئابووری لەسەر خەڵکی عێراق دواتریش ئەنجا ڕوخاندنی ڕژێمی بەعس و دەستپێکردنی شەڕی تایەفی و 1 ملیۆن کەس لە خەڵکی عێراق بکوژرێ یعنی ئەم خەڵکە لەم وڵاتە دەوڵەمەندەیە شایانی ئەوەیە ئەم مەجموعە دزەی تایەفی قەومی ئەمانە دەسەڵات حکوومەتی بکەن ئەمانە قانونی بۆ دابنێن ئەمانە لە حکوومەتا بن و چارەنووس و مقدرات و قانونی کۆمەلگەیەکی مۆدێرنی وەکو عێراق دابنێن بۆیە بزوتنەوەی ئۆکتۆبەری 2009 لە خەڵکی عێراق و لاوان لە هەموو شارەکان کە دەستی پێکرد ئەڵێ نامانەوێ ئێوەمان ناوێت لە کوردستان تاگاتە بەسرا ئەم بزوتنەوەیە هەر ڕۆژە و هەر جاری بە شێوازی خۆی نمایشەکە ئێستا لە ناسریە نانهێشت هیچ کاندیدێک ئیعلام ڕێکلام بۆ خۆی بکات دەبوو لە شاری سلێمانی و هەولێر ئەو جۆرە شوێنانە ژوا بووە ئەوەی کە لە خۆپیشاندانەکانی 2 ساڵ لەم بۆ پێشە لە کۆتایی ساڵی ڕابردووە هاتنە مەیدان و مەقەڕەکانیان سووتان دەبوایە نانهێشتا ئێستش کە زۆر باشەکەوایە بەڵام دەبوو لەوە پێشڕەوی زیاتری بکردای ئەم بزوتنەوەی کە من دڵنیام پێشڕەوی زیاترە کات چونکە ئەوان خەڵک بەشداری بکە بەشداری دەکەوانە و شێواز حاکمیێتە کە زۆری میلیشیا بەسەر کۆمەلگایدایان سەپان و هەردایە هەر دروستیەکەن تۆ پشی دیان نەچیت بۆیە بێ خەڵک ڕێگەی چکە بدۆزێتەوە هەر لە دەستگاکانی ڕاگەیاندنیشەوە ئەمڕۆ بە درێژایی کاتی هەڵبژاردن بانگوازی خەڵک ئەکراکە بچێت بەشداری دەنگدان بکاتووە زۆر قسە ئەکرا لەم بارەوە کە بۆچی گرنگە ئەوەی کە زۆر جێی سەرنجم بوو لە ئێنارتیەوە قسەیە کرا وتیان ئەگەر نەچیت بەشداری دەنگدان نەکەیت ئەو کاتە مافی ئەوە نییە گلەی بکەیت و گلەی لە چارەنووسی خۆت بکەیت چەنە ئەم تێڕوانینە منطقی تیاکە گەر یەکێ نەچێت بۆ دەنگدان ئەوە ئیتر مافی گلەیکردنی نییە ئەوە بەشێکی هەڕەشەیە ئەوە بەڵام پرسیارەکە ئەوەی کە ئەچێت چ مافێکی بۆ پارێزراوە کە یعنی ئەوەی کە ئەچێت چ نیعمەتێکی دەستکەوتووە 4 ساڵی ڕابردوو خەڵک کە چۆ دەنگی داوە چ نیعمەتێکی دەستکەوتووە بێژگە لە بێکاری بێژگە لە نەبوونی ئاو بێژگە لە نەبوونی کارەبا بێژگە لە نیوە موچە بڕینی موچە دزی تاڵانی سەر سنوورەکان قاچاقچێتی موادی مخدر موادی بەسەرچوو چی دەستکەوتووەوەی کە دەنگی دا بۆیە بە جۆرێک هەڕەشەیەکە و هەوڵدانە بۆ فشارهێنان بۆ خەڵکە بچن بەشداری بکەن ئەوە نیشانەیەوەیە کە خەڵک لە بەرەیەکەوان لە بەرەیەکەن خەڵک ناتوانن خەڵک قەناعەت پێ بکەن ئەمە مەسەلەیەکی زۆر مهمە ناتوانن توانای ئەویان نی خەڵک قەناعەت پێ بکەن ئەو خەڵکانش کە لە دەوروبەری خۆیانیانن یان بە جۆرە لە جۆرەکە قازانج و بەرژەوەندیان لەمانەوەی دەسەڵاتە یان عاشکۆریانن یا چەکداریانن یا بیلیشیانن یا بە هەر حاڵ ئیمتیازات شتێکی لەم بابەتانیان دەستکەوتووە ئەوانە چن دەنگیان پێدەن خۆتە لە سەرکوتگەرترین دەوڵەتی دنیادا جەماعەتێک هەر پێیابن کە بەرژەوەندیان لەگەڵ بەرژەوەندی دەسەڵاتە هەیە و بە هەموو شێ و لە هەموو سەردەم و لە هەموو قەیران و بەحرانەکە لەگەڵ ئەو دەسەڵاتەیە هەبن
بۆیە بە بڕوای من بێژگەلەوەی کە ئەوە هەڕەشەیە بەڵام قسەیەکی پوچە و ناتوانێت هیچ کەسە قەنەعات پێ بکات وەشکە دەنگی داوە نەکرد هیچی دەست نەکەوتووە بەڵکو تەجروبەی چەند ساڵی ڕابردوو نیشانی خەڵکی بەو بێمتمانەیە گەیاندووە کە ئەڵێ هەرچی بڵێن درۆکەن ئەمانە هەرچی بڵێن درۆکەن و هیچ کەلیمەیەکی ڕاستیان نەوتووە. بگورن ئەگەر تەماشای ئەو ناوچانە بکەین ئەوانەی کە پیان دەوترێت ناوچە کێشە لەسەرەکان هەر چەند کاتژمێرێکی مابوو کاتی دەنگدان تەواو بێت قوڵەت تاڵەبانی پامێکی بڵاو کردەوە داوای کرد کە خەڵکی کوردزمانان لە کەرکووک بچن دەنگ بدەن ئەگەر هەچ گلەیەکیان هەیە هەمووی بخەنە ئەو لاوە بۆ ساتێک و بچن دەنگ بدەن لەبەر ئەوەی کە شۆڤێنیستە عەرەبەکان ئەوان ئەچن دەنگ ئەدەن و ئەمەش دەبێتە مای لاوازبوونی پێگەی کورد و بۆ ئەوەی کە ئەمە بپارێزن کوردزمانەکانیش بچن دەنگ بدەن و گلەیەکانیان بخەنە ئەم لاوە. لەم ناوچانەی کە کێشەیان لەسەرە و ئەوەی کە پێی ئەوترێ کێشەی قەومی و تایفی و هەتاوەکو دوانی چ جیاوازێکی تری هەیە لەگەڵ ناوچەکانی تر و لەوێدا دەنگدانی خەڵکی ئەتوانێت چ جێگە و ڕێگێک پەیدا بکات. پێشەوەی بچمە سەر ئەوە بەستوە سێریە نوکتەیەکە یعنی ئەڵێ دەنگ بن بە ئێمە بۆی کە شۆڤێنیستە عەرەبەکان نەچن بەڵام دەنگ بن بە ئێمە بۆی بچین لەگەڵ شۆڤێنیستە عەرەبەکان دابنیشین بۆی لەگەڵ دوێنەری ئاخوندە مێزە بەسەرەکانی شیعە و سوننا چین لە بەغا دابنیشن لەگەڵیانە حکوومەت دروستکەین و وەزارەت و پەرلەمان دروستکەین. ئەمە چ مەسخەرەیەکە یعنی تۆ خۆت ئەڵێ دەنگ بە من بۆی بچم لەگەڵ شۆڤێنیستانەیە دانیشم لەگەڵ مێزە بەسەرانەی تایفی و قەومی و سوننی و شیعە و هەموو ئەوانە بچم دابنیشن حکوومەتیان لەگەڵ دروستکەم و ئیمتیازاتی بۆیە بەڵام ئەو منتیقانەی کەەوەی کە پێی ئەڵێن منتیقی کێشە لە سەریانەوانی کاپێڵن دەرەوەی هەرێم لە هەموو شوێت لە هەموو کاتێک و لە هەموو جێگەی بێناسترن چونکە کێشەی قەومی ناسیۆنالیزمی کورد و ئەو دەسەڵاتی کە لە مەرکەزە لەو جۆرە جێگانەیە بەریەکەکەون لەو جۆرە جێگانە نە خزمەتگوزاری هەیە نە ئەمنیەت هەیە نە خوێندن هەیە نەکار هەیە چکە هەمووی بۆتە ئەو شوێنانە بووە بە قوربانی کێشمەکێشی ناسیۆنالیزمی کورد و دەسەڵاتدارەتی ناسیۆنالیستی کورد و دەسەڵاتێکی تایفی شیعی کە لە مەرکەزی عێراقا هەیە بۆیە ئەو ئەگەر کەسێ لە سلێمانی یا لە هەولێر لەژێر جۆرێک لە ژیانێک هابێت ئەوانەی کە لەو ناوچانە ئەژین لە کەمترین ئاستی ژیانی ئەمنی ئەمنیەتی ئابووری سیاسی دەرمانی بەهرەمەندین بۆیە ئەوان لە هەموو کەس باشتر ئەزانن کە ئەم سیناریوەیەکی گاڵتەجارانەیە و هیچ بەشێکی ئەوان لەم انتخاباتیان نییە هیچیان دەست ناکەوێت لەم انتخاباتانە فقط ئەوەیە کە دەسەڵاتەکان لە بینی خۆیانە بەشەکەن سەرنجام بەشی ئەمان هەر ئەوەیە کە تاوەکو پێش انتخابات هەیان بوو. ئەگەر بەشداریکردن ڕێگەیەکی کارساز و گونجاو نەبێت بۆ خەڵکی و ئاماژەتان بەوە کرد کە تەنانەت بایکۆت و ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە خەڵکی بەشداری دەنگانیان کردو هێشتا ئەمەش هەر کافی نییە و زیاتر دەخوازێت ئەو وەختە چی ڕێگەچارێکی تر لە بەردەمی خەڵکیدایە بۆ ئەوەی کە بتوانێت لە ئاستێکی فراوانی کۆمەڵگە تا گۆڕانکاری بهێنێتە دی. ئەزانی چۆنە کاکەگیان حکوومەت نییە بێ حکوومەت دروست بکرێ ئەم حکوومەتە بێ لە خوارەوە دروست کرێ ینی خەڵکێک کە لە گەڕێکێکان ناچێت بۆ دەنگدان دەهەر لە ساحەی مەکتەبێکە لە شوێنێکە کۆبوونەوەیە بکەن ئەنجومەنی ناوەنەی شورای ناوەنەی هی گەڕەکەی خۆیان دروستکەن خۆیان دەسەڵاتدارێتی لەو شوێنە بگرنە بەر هەروەها لە زانکۆکان لە جێگەکان وژدە خەڵک بێ خۆی دەسەڵات دەست بەرێ بۆ دەسەڵات ئەمانە دەبێ بڕۆن دەبێ هەر ئێستا من بەبستمۆنی هەر بەیانی خەڵک بژێتە سەر جادە و پەلاماریان بن و هەموو مقڕەکانیان هینکەن چونکە بێت بەهێزێکی ڕێکخراو بیتە مەیدان چونکە تۆ تەوێ ئەمانە لابەرین بەڵام دەسەڵاتدارێتی ڕاستەخۆی خەڵک بێنیتە مەیدان خەڵک دەبێت نوێنەرایەتی بکرێ لە سیاسەتە خەڵک وەختی نوێنەرایەتی کرێ لە سیاسەتە کە خۆی دەوری هەبێ لە قانوندانانە و خۆشی نەخشی هەبێ لە ڕێگەی نوێنەرەکانی خۆیەوە لە بڕێوەبردنیا و هەر کاتێک ویستی ئەم زانی ئەم نوێنەرایەتی ئەو ناکە بە کۆبوونەوەی خۆی بتوانێت لای بەرێ کەسی شکەی لە جێگەدا بنێت و پاشان ئەو کەسانی کە ئەبن بە نوێنەری خەڵک نوێنەری کە خەڵکانێک کە هەڵبژێرێن نابێ هیچ جۆرە ئیمتیازاتێکی تایبەتیان هەبێ کە ژیانیان لە ئاسی ژیانی وەکو ئەم ئەندام پەرلەمانانەی کە هەیە هەیەە لە 4 ساڵە 2 جار دەست بەرز ناکاتەوە بەڵام ساحەبی هەموو مانگێک 8 ملیۆن دینار وەرەگرێ بەڵام کرێکارێکی بەلەدێ کە جادەکان پاکاتەوە نایڵە جادەکان بۆگەن بکە ئەگەر مەعاشەکەی نەشی بڕنونەیە 250,000 یا 300,000 دیناری هێنێ
بەڵام معاشیاندان پەرلەمانێکە لە پەرلەمانە خەوی لێکەوتووە 8 میلیۆن دینارە بێژگە لە پارەیەکە بۆ حمایەکانی درێ. قسەکەمەوەیە کە خەڵک دەبێ چاو ببرێتەوەی کە خۆی حکوومەت بێ، خۆی دەسەڵاتدارێتی، خۆی شارەکان بڕێوە بەرێ، خۆی ئەو کارەبا تەوزیعەکە، خۆی لەگەڵ ئەنجومەنەی و ئەنجومەن شوراکانی ڕێکەکانە بکە، یەکگرتو ڕیزەکانی خۆیان یەکگرتوکەن، بڕوا بکە ئیمکاناتی بەشەری، ئیمکاناتی عاقڵ، کەسانی پسپۆر ئەمەندە زۆرە لە کۆمەلگەی کوردستانە بێ ئەندازەیە. بەڵام یەک سیستمێک کە بە کۆمپانیا کە بە دزی بەتاڵانی بەهێزی چەک بەری گرتووە بەوەی کە ئەم خەڵکە ئیرادەیەکی زانستی کە هەیەی، توانایەکی ئابووری کە هەیەی، توانایەکی حکومڕانی کە هەیەی، توانایەکی ئیداری کە هەیەی، توانایەکی زانستی لە بواری پزیشکیە، لە بواری کارەبایە، لە بواری ئاوا، لە بواری جادەوبانە، لە بواری هەندەسەیە، لە بواری خوێندنە، هەموو ئەمانە بەسەڵە کافیەت وەرە مەجموعەیە مامۆستا لە سلێمانیە کۆبکەرە بڵێ یەک سیستمێکی خوێندنمان بۆ دابنێن کە بتوانێت توانا و هێز و خەلاقیەتی مناڵانی کوردستان وەکو ئینسانی 2021 لە پرۆسەیەکی خوێندنە دابمەزنێ، بزانێت چی بۆکەن. بەڵام ئەوانەشی کاکەم مەلامەس هەر و کێوکێوەمانەیە نەمانە حکوومەتیان بۆ دابنێن. نەجمی شاشەکانە بێ بە عەبدوڵای کوێخا موبارەک و نەجمی شاشەکانیانە بێ بە مەلامەس هەر و نەجمی شاشەکانیانە بێ بە کوڕەکەی حەمیشە عەولکەریم، ئەمانە لە تەلەڤیزیۆن و لە میدیاکان و خەریکەی نیشانەدەن. ینی کەسێک ئەگەر خەڵکی کوردستان نەبێ لە دوورەوە تەماشای میدیاکانی ئەم حیزبانە و میدیا فێرەکانیان بکە، وا تێگا کە کوردستان کەلاوەیەکی دوا کەوتووی دارزیوە فەقەت مەلا و شێخ و دەروێش و ئەمانەی تیاە. لە کاتێکا کۆمەلگەی کوردستان کۆمەلگەیەکی مۆدێرن، کۆمەلگەیەکی چینایەتی، کۆمەلگەیەکی مەدەنی ئینسانی هەر کۆمەلگەیەکی هاوچەرخی ئەم سەردەمەیە خەڵک بیستدان لانی کەمەگە 10 ساڵی یەکەمی دەدوینەوە یەکەوە لە ژێر خۆش باوەڕیا بوو بێ، بەڵام لە 15 ساڵی دەهەیە کە خەڵک تێکۆشێ بۆی کە ژیانێکی شایستە و ئارامی ببێ بە 1001 شێوە خەڵکن هێز نیشانەدەن. ئەمەی ئەمڕۆکەی بینیت ئەمە گۆشەیەکی بچووکە لە بزوتنەوەیەکی سەراسەری کە دەیەوێت بڵێ یەکێتی و پارتی دەسەڵاتدارین دەرەوەی یەکێتی و پارتی دەسەڵاتی ئیسلامی ئێوەمان ناوێت. ئێوە 30 ساڵ کافی بوو بۆی کە بتوانن دەردی شێرکۆبیەکە زەڵێ حکوومەتێکدا بمەسرێنن کە پەنجەرەیەکی ڕووی لە ڕۆژ بێت و گیرفانێکی محتەرەمی بۆ هاوڵاتیەکانی ببێت. تۆ کە نەتوانی ئەمە بکەی شایستەیەوە نیت مێریتەوە دەبێ بڕۆی. ئەم دەسەڵاتە بەهێزی چەک وەستاوە، بەهێزی چەک وەستاوە. دەنا خەڵک هیچ خۆش باوەڕێکیان بەم دەسەڵاتە نییە، بۆیە دەبێت خەڵک هێزەکانیان لە دەوری خۆیان کۆبکەنەوە، خۆیان ڕێکخراوکەن لە ئەنجومەنەکانیان لە گەڕەکەکان خۆیان ڕێکخراوکەن و خۆیان دەستبەرن بۆ دەسەڵات و سەرنجام لە یەک پرۆسەیەکی شۆڕژگێڕانە بە یەک ئاسۆ و پلاتفۆرمێکی شۆڕژگێڕانەوە سەرنجام بێ لە کوردستان شۆڕژ ڕووبە. ئەمانە خۆ بەخۆشی ناڕۆن، ئەمانە بە ئینتیخابات نهاتون تا بە ئینتیخابات بڕۆن، ئەمانە بە سواری دەبابە و بە پشتیوانی هێزەکانی ئەمریکا هاتن هەر لەنەوە یەکەوە تا 2003 بەمە هاتون. خۆ خەڵک هەڵی نەبژاردوون. پرۆسەیەکی گاڵتەجاڕیە کە بۆی کە سەرقفڵانی دەنگی خەڵک بۆ حاکمیەتێکی دژی ئینسانی بەسەر کۆمەلگا بسەپێنن. هێزێک کە بە ئینتیخابات نەهات بێت تۆ چۆن توانی بە ئینتیخابات لای بەری؟ انتخابات فقط دەنگی خەڵکیانەوێ بۆ داسەپاندنی دەسەڵاتێکی دژی ئینسانی میلیشایی بەسەر سەری خەڵکە. بەس بۆەوەیانە ئەم سیناریۆ گاڵتەجاڕیە کە میلیۆن دلاری تیاسەرفەکەن فقط بۆەوەیە. بۆ ئەمانە بە ئینتیخابات نهاتون تا بە ئینتیخابات بڕۆن. ئەمانە دەبێت بە شۆڕش بە هاتنە مەیدانی جەماوەری لا ببرێن، لە شارەکان پاک بکرێنەوە. وەگەوەی کە لە ئازارینەوەی یەکە بەعز لە کوردستان کرایە دەرەوە دەبێت بکرێنە دەرەوە. براومران نییە. کۆمەلگەی کوردستان کۆمەلگەیەکی چینایەتیە. ئەم دوو هێزە پارێزەری دەسەڵاتی سەرمایە و کۆمپانیەکانی خۆیانن لە کوردستانە. خەڵکیش لەم لاوە هێزێکی بەربڵاوی کرێکاران و زەحمەتکێشان و بێبەشان و مامۆستایان و لاوانی دڵپڕ لە هیوا ژنانی بێناس لەبەری ئەمبەری جەبهەیەکی ملیۆنیە لەبەری ئەمبەرەوە کە لە 30 ساڵی ڕابردووە فقط فقر و فەلاکەت و کوشتار و نائەمنی و ئەمانەی بەنسیب بووە، نەخۆشی بەنسیب بووە. بۆیە ئەبێ بڕۆن ئەمانە. ئەی بکەرە نێونەتەوەیەکان چەندێک دەور ئەبینێت. زۆر باز لەوە کرابوو کە
ئەم جارەیان هەڵبژاردنەکە جیاوازە لەبەرەوەی کە UN چاودێری دەکات و چاودێر هەیە لە دەرەوەی وڵات و قسەی زۆرێک لە بەرپرسانی بۆ نەیەکێتی ئەوروپا و ئەمریکا و زۆر وڵاتانی ترکە هانی خەڵکی دەدەن بەشداری بکات و ئەوانیش پێیان وایە کە پێویستە ئەمجارە لە عێراق هەڵبژاردنێکی نەزیه و بێغەش و سەرکەوتوانە ئەنجام بدرێت. ئەم پێگە نێونەتەوەیانەی کە نەوێت پیشانی بدەن کە لە عێراقا جێگە و ڕێگەیەکیان هەیە بەکردەوە چەندێک ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی و لەم ڕێگەیەوە خەڵکی بۆ منە بەشداریکردن لە هەڵبژاردن یەکێک لە ئەفرادی بەکانیان ببینن. تاوجێگەی بەس عێراق دەگەڕێتەوە بە بڕای من هیچ دەورێکی نییە. ئەزانی چۆنە قەیرانێکی ئابووری سیاسی حکوومەتی ئەمنی کە لە عێراقا هەیە بە پشتیوانی نەتەوە یەکگرتوەکانیە ئەمانە بەمانە حەل نابێت. ڕیشەی ئەم قەیرانە لە دوای ڕوخاندنی ڕژێمی بەعسەوە ڕیشەی لەوەدایە کە ئەمریکا لەم لە نەخشەیە کە بووی شکستی خواردوە سەرنجام جمهوری ئیسلامی لە پانتایەکی فراوانە دەسەڵاتی لە عێراقا پیا کردووە ئەنواع و ئەشکال میلیشیای مسلح دەسەڵاتیان بەسەر بەشی جمگەکانی دەسەڵاتە لە عێراقا گرتووە کە بەشێکی زۆریان هەر لە حکوومەتانی حکوومەتی عێراقی ناتوانێت تەنانەت هێزەکان خۆی بپارێزێ لە ناوچەی سەوزە دەسەڵات لە دەرەوەی حکوومەتێکە کە پێڵێن حکوومەتی عێراقی. بەڵام ئەمریکا زۆری مایە لەسەر ئەمەدانا ئەوروپاش زۆر مایی لەسەر ئەمەداناوە هەتا بە جۆرێک ڕێککەوتنێک لەگەڵ جمهوری ئیسلامیە کە یەکێ لە یاریکەرە ئەسلەکانی پرۆسی سیاسیە لە عێراقا توانایی و نفوزی هەیە بەسەر پرۆسی سیاسی لە عێراقا دەیەوێت کارێک بکات کە لەگەڵ ئەمریکا بە جۆرێک بێت کە عێراقی دوای ئەم هەڵبژاردنە جۆرێک پایەکان ئەمنیەت تۆزێ باشتر بێت تا بوار بدرێت بە کۆمپانیەکانی خۆیان کۆمپانیا ئەوروپیەکان کۆمپانیەکانی ئەمریکا بێن لە عێراقا دەستکەن بە سەرمایە گوزاری و سەرمایە گوزاری خۆیان بکەن و قازانج و بەهرەکێشی هێزی کاری کرێکارانی عێراق ببن. ئەمە کە چەندێک سەرکەوتن بەدەزێنێ ئەمە پرۆسەکەیانە بۆیە لە پێشان هۆشداریانەدا کە ئەگەر ئەم حکوومەتە یا ئەم هەڵبژاردنە سەرکەوتن بەدەست نهێنێ ئەگەری ئەوە هەیە کە پرۆسی سیاسی لە عێراقا بەهێزگاری شکست بێنێ دابڕمێ و سەرنجام عێراق دەورەیەکی تر لە شەڕی ناوخۆ لە عێراقا دەست پێ بکرێتەوە. بۆیە هەمیشە ئیدعایەوەیان کرد کە ئەم پرۆسی هەڵبژاردنە زۆر موهیمە زۆر جیاوازە ئەمریکا لە پشتێتی نەتەوە یەکگرتوەکان لە پشتێتی هەموو هەوڵەدەن کە خەڵکی عێراق بەشداری بکەن. بەڵام لە ڕوانگەی قازانج و بەرژەوەندی خەڵکی عێراقەوە لە 2023ەوە ئەم دەموچاوانی کە هاتوونەتە پێشەوە لە پرۆسی سیاسی عێراقیانەی بەشداری بکەن هەر ئەو دزانن کە دوێنێ بوون لە مالیکیە مقتەدا سەدرە خەزعەلیە بە هەر حاڵ دەست و تاقمی جۆرا و جۆرن هەموو ئەمانن کەس یعنی ناتوانێت کەسانێک کە خۆیان بەشێکن لە سیناریۆی ڕەش ناتوانن کۆمەلگا بەرەو سیناریۆیەکی سپی بەرن. کەسانێک کە خۆیان سەرچاوی نائەمنی و خۆیان سەرچاوی قەیرانەکەن چۆن دەتوانن قەیرانی دەسەڵاتدارێتی لە عێراق کۆتایی پێبێنن ئەوان خۆیان بەشێکن لە قەیرانەکە. بۆیە ئەگەر قەرار بێ ئەم قەیرانە کۆتایی پێبێ و سەرنجام دەرگایك بڕووی خەڵکی عێراقا بکرێتەوە دەبێ ئەمانە لەسەر ڕێگەی ئەم پرۆسە سیاسیە لا ببرێن. ئەم شتێک کە پێڵێن پرۆسی سیاسی لە عێراقا لە بناغەدا بنبەستە. بۆیە دەبێ ئەم پرۆسەیە کۆتایی پێبێ بە هاتنە مەیدانی جەماوەری خەڵکی عێراق. تاوجێگەی بە کوردستان دەگەڕێتەوە ئەمریکا پشتیوانی ئەوەیە و ئەوە مەوزوعێکی بڕاوەیە کە منتیقەی زەرد و منتیقەی سەوز کە بتوانن ئەمانە بە سەرکوتکردنی خەڵک بە تێهەڵدان لە مامۆستا بە هێنانە خوارەوەی ئاسین گوزەرانی خەڵک بە بارمتەگرتنی موچەی خەڵک بە ناچارکردنی خەڵک بە چەکداریکردن ناوچەی سەوز و ناوچەی زەرد بمێنێتەوە شوێنێکی بەجەلەرجەیەک ئارامتر بێ لە ناوچەکانی عێراق بۆی کە ئەمریکا بتوانێت بەخۆی لێرە سەرمایه‌گوزاری بکە یا لانی کەم لە ڕێگەی کوردستانەوە چۆن لە قەتەرەوە مرکزێکی سەربازی داناوە چاودێری سەربازی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن. لە کوردستانی شەجێگەیەکی ئاوای هەبێت کە بتوانێت سەفارەتی لێدانێت و سەرنجام لە ڕێگەی ئەم حیزبانە و سیاستەکانی خۆی بێتە پێشەوە. بەڵام ئەمەشیان لە ڕووی خەڵکی کوردستانەوە یەکێتی و پارتی بە ئینتیخابات ناڕۆن. خەڵک بەشداری بکایە بەشداری نەکات بە ئینتیخابات ناڕۆن. مەرابەختیار خۆی وتی ئێمە یەکێتی یەک دەنیشبێنێ هەر یەکێتی و هەر منتیقەی سەوزە ڕێگە نادەین چەکمان کرد. ئەم پەیامە زۆر وازەحە. خەڵکی بەمە تێگەیشتووە کە ئەم پەیامە زۆر وازەحە.
ماوەتەوەی کە خەڵک ڕێگەکانی دەرباز بوون هەڵبژێرێ ڕێگەکانی دەرباز بوون یەکگرتووی خەڵک فقط هێزی خەڵک لە یەکگرتوویانە ئەوان شمان بینیوە هێزی خەڵک لە یەکگرتوویانە ئەوەش ئەوەیە کە خەڵک لە جێگەی کار و ژیانی خۆیان هەوڵ بن ڕێکخراوی جۆرا و جۆری لە دەوری خۆیان ڕێکخراوی جۆرا جۆر دروستکەن مامۆستایان ڕێکخراوی مامۆستایان دروستکەن خوێندکاران ڕێکخراوی خوێندکاران دروستکەن و لە گەڕەکەکان لە جێگەی کار و ژیان پشت بنێن بە پشتی یەکەوە ئێستا جۆرێک لە تۆڕی کۆمەڵایەتی و هاوکاری دروست بووە لە یارمەتیدانی پزیشکی لە بەتەنگەوە هاتنی خەڵک لە خۆراک تەوزیعکردن لە بەتەنگەوە هاتنی نەخۆش بە جۆرێک ئەمانە شێوازگەلێکن کە ئەگەر خەڵک چاو ببڕێتە دەسەڵات وردەوردە خەڵک خەریکە خۆی کێشەکانی خۆی چارەسەرەکە ئەمە نیشانەوەی کە خەڵک ئیتر خەری وردەوردە نایەوێت چاو ببڕنە دەسەڵاتی هێزێک کە بەس توانێت درۆ بکە و بە هێزی چەک خەڵک سەرکوتکە هیچی کە ناتوانێت بکە و هیچیکەی لە دەست نایە و ئەم شێوازە لە حکوومەتی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە هەنێک کەس دەڵێن نازانن حکومداری بکەن با بە مەسەلە نەزانی نییە ئەگەر ئەوان نەیانزانیە دەسەڵاتدارێتی بکەن یا حکومڕانی بکەن ئەمەیان پارە هەیە لە شوێنێکی وەکو فەڕەنسا بچن پایەکانی دەسەڵاتدارێتی سەرمایهداری بخوێن و مەجموعەیە پسپۆر بێن و وەسەرنجام شێوازی حکوومەتداری دروستکەن ئەگەر لە کوردستانە حکوومەتێک دروست بێ و دەسەڵاتێکی ئینسانی دروست بێ و دەسەڵاتێک هەتا بە معنای پەرلەمانێکی واقعی دروست بێ و هێزی چەک لەسەر شانی خەڵک نەبێ خەڵک بەرزانی تاڵەبانی بۆ قبوڵەکە ئەم شێوازی ئێستا لە حکومڕانی کە هەیەە بەم جۆرە ئەتوانن بمێننەوە بەم شێوازە ئەتوانن بمێننەوە نەک بە شێوازێک کە بڵێ حکومڕانی نازانن حکومڕانی بکەن نانەوە نییە زۆر باش دەزانن حکومڕانی بکەن جارانیان و خوێنەواری ئێستا هەمووشیان خوێنەواریان هەیە و هەمووشیان دکتۆرا و مامانیان لە ئەوروپا خوێنوە بەڵام ئەم شێوازە لە حکومڕانیکردن ئەمە شێوازی مانەوەیان بۆیە دەستێگرن بەمەوە و سەرنجام بە زۆری چەک بە بارمتەکردنی ژیانی خەڵک خەریکن دەسەڵاتدارێتی لە کوردستانە بەنە پێشەوە و هەمووی هەرچی جونگەکانی ژیان هەیە لە کۆمەلگایە خستویان سەرژێر دەسەڵاتی کۆمپانیەکانی خۆیان و سەرمایه‌گوزاری پێکەن خەڵکیش لەو داوە نەخۆشی گرانی بێ ئاوی بێنانی بێکارەبایی خەڵکیان لە نزمترین ئاستی ژیانە ڕاگرتووە خەڵکیان محتاجی ئەوە کردووە کە محتاجی پارێنانێ بێ ئەگەر خەڵک محتاجی پارۆنان بکە ئیتر خەسڵەتی شۆڕژگێڕانە لە خەڵکە ئەکوژی شۆڕژ بە خەڵکی برسی دروست ناکرێ دەردی مارکس دەڵێ شۆڕژ بە هێز گەلێک دروست دەکرێت کە خەڵکی برسیەکە بزانن بۆ برسین و بزانن سەرچاوی برسێتیەکە چییە ئەجینا ئەگەر خەڵک لە برسێتیە ڕابگری بێژگەل لە تەسلیم بوونی خەڵک و ڕەواجدان بە نۆکەرایەتی شتێکی کەی لێ پێیان نابێت خەڵک محتاج بێ بۆ نان بیری ئەوەی نایەتەوە کە چۆن ڕیزەکانی یەکگرت و کات و وەسەرنجام هێزێکی شۆڕژگێڕانە بێنێتە مەیدان و بە هێزێکی شۆڕژگێڕانە و لە ڕێگەی شۆڕشێکی کۆمەڵایەتی و کۆمەلگەر لە دەستی کۆمەڵێک دز و تاقمی مافیا و قاچاقچی سەرمایە ڕزگارکە تا حەسەب پێشەوەی کە کۆتایی پێبینین من دەمێت لەسەر داهاتوێم ئەحزابە کوردیانە و ئەوەی کە ئێستا بانگەشی ئەوە دەکەن کە لە ژێر چەترێکدا بچنە ئەم بەغاوە پێشەوەی کە بچنە سەر و بابەتە پێم خۆشە بەشداربوویەک وەرگرنین و بۆچوونی ئەو ببیستین و دەگەڕێمەوە بۆ لات ئەگەر یەک سات چاوەڕێ بکەیت بەشداربووی ئازیز بەڕێز ڕێنەوەر محەممەد ئەم کاتت باش و فەرمونون ئێوە قسەی خۆتان سەبارەت بە هەڵبژاردنەکان بکەن و دوای زانیاری لای ئێوە چی هەیە ئەم کاتێ وەش باش دەستم خۆش بەڕابۆچوونی من ئەم هەڵبژاردنە ئەوەی سەلماند ئەم پرۆسەیە کە دەسەڵاتی ئەحزاب بۆژوازی قەومی تایفی مەزهبی لە عێراقا برەی پێدەدەن و نمایشێکیان تیا کرد حتمما هەڵبژاردنەی پێشوەختە معناکەی دیارە و معلومە کە دەسەڵاتی دیکتاتۆری لە عێراقدا دەسەڵاتێکی قەیراناوی سیاسی ئابووری کۆمەڵایەتیە و ئەم هەڵبژاردنە پێشوەختەش ئەوەی سەلمان ئەم بایکۆتی هەڵبژاردنەش لەلایەن جەماوەری شۆڕژگێڕی عێراقەوە ئەوەی سەلماند کە جەماوەری عێراق بێبەشن مەحرومن لە هەموو خزمەت گوزاریەکان لە پێداویستی لە موچە لە بژێوی ژیان لە هەموو شتێ مەحرومن ئەویان دا بە ڕووی دەسەڵاتە کە بە هیچ شێوەیەک ئەم دەسەڵاتیان قبول نییە
هاتۆتە سەر ئایندەی دوایی ئەم هەڵبژاردنە ئایا خەڵکی عێراق ئەتوانن چی بکەن بە چ شێوەیە دەتوانن مەیدانی خەباتەکانیان بەرنە پێشەوە. ئمڕۆکە من سەرنجی زۆرمدا لەوەی لە سەر بنکەکان بە تەواوی شارە دەورەیەکم کرد سەر بنکەکان گەڕام حتمما چەند ڤیدۆیەکیشم کرد کە بنکەکان زۆر چۆڵن زۆر هیچ ئەمەلێکی بۆ دەسەڵاتیان نێشتۆتەوە کە شەرعێت لە خەڵک وەرەگرنەوە ئەمجارە بە ڕسمی کە لەسەر تەختی شانەوە بتوانن ئەو نمایشەی پێشوەخت کردویانە ئەمجارە بەو شێوەیە بۆیان بچێتە پێشەوە حتمما لەرزی لێ بڕێون و من ئەم بایکۆتە بەس بە بایکۆت نایبینم زۆر واوەتر ئەیبینم لەوەی کە مانگرتنێکی گشتی سەرتاسەری بوو لە عێراقدا بە پاڵپشتێکی جەماوەری هەم لە پاڵپشتێکی جەماوەری شارەکانی خواروی عێراق و ناوەڕاست و بۆ پاڵپشتی خەڵکی کوردستان و بۆ پێچەوانشەوە خەڵکی کوردستانیش بووە هەم بۆ ئەوان بە بێجیاوازی ئاینی ڕێگەزی نەتەوەی. هیچ قسەیەکی تر هەیە سەبارەت بە بەشداریکردن یان دروستتر بڵێن بەشداری نەکردنی خەڵکی و ئەم هەڵبژاردنە بەگشتی سەرنجێکتان مابوون بە کورتی فەرمون پێشکەشی بکەن؟ من ئەوەم وت کە خەڵک بە ڕێژەیەکی زۆر کەم بە ڕێژەیەکی بەرچاو یعنی معلومە لەلایەن دەسەڵاتدارانیشەوە بوو بە هەمویان کەوتبوونە تەنانەت ئەگەر سەرنج بدەیت سێرەکەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کە خۆی ئەمە پێشێرکردنی ڕێنمایە یاسایەکانی خۆیانەکە دایانداوە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بانگەشەی بۆ خەڵکە کرد کە بچنە سەر سنوورەکانی دەڵان یعنی ئەوەنە مەئویز بوو ئەو بانگەشەی لە باتی ئەحزابەکان بانگەشەی بۆ خەڵکە کرد کە بچنە سەر سنوورەکانی دەڵان بەڵێ زۆر مەئویزبوونی دەسەڵاتی پێوە دیار بوو یعنی دەسەڵات لە ئەوە ڕۆژەوە ئەوەی لا معلوم بوو کە خەڵک ئیتر بێجگەلەوەی بایکۆتەکەی ڕاگەیانەوە ماگرتنێکی سەرتاسەری بوو حتمما لە ناو بازاڕیشە تاکە دوکان کرابەوە و ئەیش بۆ بژێوی ژیانە ینی ئینسان ناتوانێت بێکار بژی لەم کۆمەلگای عێراقا ڕۆژێک کار نەکەیت بۆ خەڵکی زەحمەتکێش ئەو ڕۆژە پێوەی دیارە بۆ بژێوی ژیانەکەی بۆیە ئەو بازار و دوکانش تاکە کرابوو لەگەڵ ئەوەیە کە خەڵک بایکۆتی کردووە لەگەڵ ئەوەیە مانگرتنی گشتیشی سەرتاسەری لە تەواوی عێراقا ڕاگەیانەوە من بەوەی کە بەس لە سلێمانی ئێمڕۆگەڕام سلێمانیم بینیوە ئیتر نازان بۆ شارەکە حتمما بۆ شارەکانی کە جوابوون لە بنکەیەک لە کەرکووکە لە سلێمانی حەز زۆر یعنی من ئەوە ئەڵێم بنکەکان ئێستا من بەنسبەت ماڵی خۆمەوە 4-5 بنکە لە تەنیش ماڵی خۆمانە بڕوا بکە ئەوەنە زۆفی پێوە دیار بوو یعنی تەنانە پاسەوان و کارمەندی سەرسنووقەکانی دەمان هاتبوونە دەرەوەی وێزگەکان وەسابوون لە بێکاریە خۆ ئەوانش هەر کەسانی ئەم کۆمەلگایان هەر ئەوانش بۆ بژێوی ژیانیان ئیمڕۆکە چوونەتە سەر سنووقانە پێم وایە ئەوانە خۆشیان دەڵیان نەداوە بینە سەر ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردووە هێزە ئەمنیەکانی خۆیان لە باشترین پارێزگایە کە دیالەت باشترین دەنگی داوە هێزە ئەمنیەکان کە سەر بەدەسەڵات خۆیەتی لە سا هەشتا بووە بەڵام ئەگە بینە سەر ئەنبار و بەسڕە و ئەمانە سێرەکەی لە سا 50 لە سا 6 هێزە ئەمنیەکانی خۆی لە سا 6 ئەم لە سا 6 هەر تەوەهومێکیانەیە ینی خۆ ئەوە نییە چۆتە سەر سنووقەکانی دەڵان ئۆکەی لێداوە بڕوا بکە هەمووی زەربە هەمووی قسەی ناشرینە بۆ دەسەڵاتە هەمووی ناڕازیە بۆ دەسەڵاتە یعنی بڕوام نابێ ئەو بڕوام وایە ئەو هێزە ئەمنیانت بە گوشار بە بڕینی موچە بە ترساندن بە تۆقاندن توانیوانە ئەو هێشتا ئەو دەستکەنەی لێ بچنەوە کە ئەڵێن لە سا 6 لە سا 50 لە سا 70 دەنگیداوە. بەڕێز ڕێنما محەممەد زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ ئێوەدەسیەوە خۆش تار حەسەن دەگەڕێمەوە بۆ لای ئێوە و ئەوەی کە بیستمانە هەر تاکیدکردنێکی تر بوو لەسەر ئەو ڕاستیانەی کە باسکراوە زۆر دەگەڕم بە شوێن دواهەمین ئاماری بەشداربووی هەڵبژاردنەکاندا بەڵام تا ئێستا کۆمیسیۆن
بەیانی نەکردووە ئەگەرچی بە درێژایی ڕۆژ لە تەواوی بنکە کانەباز دەکرا کە ئەوەنە کەس مافی دەنگدانیان هەیە لەم بنکێ ئەوەنە کەس دەنگی دا و دەکاتە ئەوەندە پرۆسنت لە سەدا ئەوەنە بەشداری کردووە بەڵام کاتی دەنگدان تاو بۆ هێشتا دوهەمین ئامار نەهاتووە بۆچی دەگەڕێتەوە هەڵسەنگانی بۆ ناکەم ئەگەر قسێکتان لەسەر ئەمانە هەبێت و لە درێژەی قسە و باسی پێشوشماندا پێم خۆش بوو لەسەر ئەو بانگەوازانەی کە ئەو بانگەشەی هەڵبژاردنەکان لە ماوەی ڕابردوودا ئەحزابەکان بەرامبەر یەک ئەیان کرد هەندێک جار تەنانەت گەشت بووە ئەوەی کە هەندێ دەستەواژەی نەشیایش بەرامبەر یەک بەکاربێن و بەجیا لەو کێکتریان بە گەندەڵی و بە تاوانباری و ئەمانە لە قەڵەم دەدات بەڵام هەر ئەمڕۆ لە باز لەوە دەکەن کە لە ژێر چەترێکە بچن بۆ بەغاو لەوێ نوێنەرایەتی کورت بکەن ئەمە ئەکرێ بڵێن سیاسەتێکی دژبەیەکە یاخود ئەوە لە ئێستا ئومێدێکیان دۆزیوەتەوە کە ئەم حیزبانە لە ژێر چەترێکا بچن نوێنەرایەتی کورت بکەن لە بەغدا ئەزای چۆنە ناسیۆنالیزمی کورد بە ئیسلامی و بە قەومی و ئەوەی لە دەسەڵاتایە ئەوەی کە یەکێتی و پارتی ئەوەی کە لە دەسەڵاتایە ئەو قەیرانە کە لەگەڵی بەرەوڕوون قەیرانێکە کە لەگەڵ خەڵک بەرەوڕوون لەو کاتەوەی کە خەڵک هیچ ئاعتیمادێکی بە یەکێتی و پارتی نەماوە یەکێتی ینی کە ئێمە کە ئەڵێن یەکێتی و پارتی بە زۆری چەک دەسەڵاتیان ڕاگرتووە معنای وایە کە خەڵک تەوهمی بەم دەسەڵاتە نەماوە کە خەڵک دەوەمی بە دەسەڵاتێک نەمێنێ ئیتر بۆ ڕێگە چارەیەک دەگەڕێ لە حەفتەی شوباتە بۆ ڕێگە چارەیەک گەڕا و سەرنجام بزوتنەوەی گۆڕان دروست بوو ومێدی بە بزوتنەوەی گۆڕانەوە هەڵچنی پێی وا بۆ توانێت کارێک بکات لەم وەسعەتی یەکێتی و پارتیە دەریان بێنێ بەڵام سەرنجام ئەنی خۆش باوەڕیەک بوو بە بزوتنەوەی گۆڕان بەڵام لە دوای چەند ساڵێک لە دوای ئەوە ئیتر تەوتەوە هەمەش نەما و سەرنجام ئێستا یەکێتی ڕیزەکانی بۆژوازی کورد بە ئەحزاب ڕەنگا و ڕەنگەکانی شێوە لە قەیرانێکی گەوریان بەرامبەر بە کۆمەلگا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە ئیدارەکردنی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئەمنی و حکومڕانی لە کوردستانە هەموو ڕۆژێک بە ئەمڕۆ بەسبەینی ئەسپێرن کە چۆن ئەم حکومڕانیە بگەن ڕاگرن بۆیە ریزەکانی خۆشیان شەق و پەق لەبەر یەک هەڵوەشاوە هەمویان هاواری ئەویانە یەکڕیز بین بەڵام لە نێو خودی حیزبەکەی خۆشیانە شەق دروست بووە تۆ تەماشای وەزعی یەکێتیکە تۆ تەماشای بزوتنەوەی تۆ کۆمەڵی ئیسلامیکە تۆ تەماشای پەیوەندی نێوان کۆمەڵی ئیسلامی و ڕایەگرتووی ئیسلامیکە تۆ تەماشای پەیوەندی نێوان یەکێتی و پارتیکە سەرنجام تەبلیغاتەکانیان لە دژی یەکتری سیرکە تۆمەتبارەکانیان لە دژی یەکتری سیرکە هەموو ئەم قەیرانەوەی کردووە تەنانەت نەفەرەکانی نێو سەرکردایەتی حیزبەکان کەوتونەتە کتێبنووسین لە دژی یەکتری هەموو خەریکن ڕابردووی یەکتری هەڵەدەنەوە ئەو تاوانانی کە لە شاخیش تەنانەت کردویانە خەریکن ئەمە نیشانەوەیە کە لە خراپترین ئاستی یەکگرتوویە ئەمە ساڵی ئەمە بەرەی کوردستانی نییە بڵێ بەیەکەوە چنە بەغا ئەم واقعیەتە کە ئەمان هەیەە ئەو دەسەڵاتدارەتیەی کە لە ناوەندیش هەیە ئەمان کە قەرارە وەکو یەکگرتو بچین لەگەڵیانە ئەم واقعەتەی بۆژوا ناسیۆنالیزمی کوورد دەناسن و ئەیزانن بەڵام پرسیارەکە وەیە ئەگەر ئەمان هەمویان بە یەکگرتوویش بچن بۆ بەغا لەگەڵ مالیکی و لەگەڵ خەزعەلی و لەگەڵ مطلق و لەگەڵ بەشە زۆرەکانی تایفی و قەومی دابنیشن کە وەکو چەندە ساڵی ڕابردوو دانیشتون شست پارویەک بۆ سەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەت چێرچێکە تەنیا ئەوە نەبێت ئایا سەرۆکۆمار بۆ یەکێتی بێت یا نازانم وەزیری دەرەوە بۆ پارتی بێت و وەزارەتەکان و پەرلەمان و مدیر عام و ئەمانە لە بینی خوانە لێک ینی کەمە ئەڵێن بەیەکەوە بچین یعنی بەیەکەوە ئیمتیازاتمان باشتر دەزەکەوێت کە ڕاست دەکەن وایە ئەگەر بەیەکەوە بچن ئیمتیازیان باشتر دەزەکەوێت هاوارەکان بۆ ئەمەیە خۆ هاوارەکان بۆ نییە کە ئەگەر ئەمان بەیەکەوە بچن مەسەلەی چارەسەری کێشەی کورد دەبێت مەسەلەی کارەبا حەلە بێت مەسەلەی موچە حەلە بێت مەسەلەی ئەمان ئەمنیەتی کۆمەلگا حەلە بێت خۆمە نییە چونکە ئەگەر ئەمە بواە لە چەند ساڵی ڕابردووە خۆ بەیەکگرتووی لە دوای 2023ەوە کە حکوومەتی بەعزەڕوخێ بەهێزترین کوتلە لە نێو حکوومەتی عێراقی و لە نێو دەست پەرلەمانی عێراقیە بەهۆی ئەوە کە هێزی چەکداریان هەبوو بەهۆی ئەوە کە جێشی عێراقی هەڵوەشابووە بەهۆی ئەوە لە خراپترین ئاستا بوونن هێزانی کە ئێستا لە عێراقە دەسەڵاتیان بەدەستەوەی و میلیشیایشی بەهێزی زەبەلاحی حەشتی شەعبیان لە شێوازی جۆرا دروست کردووە ئەو کاتە هیچێکە لەم توانایان نەبوو یەکێتی پارتی بەهێزترین بەشی
ئەمەی کە پێڵن پرۆسی سیاسی لە عێراق بەهێزترین ئەمان بوون لە پرۆسی سیاسی لە عێراق و هەمیشە خۆشیانیان تووشانەزیان بەوە کرد کە ئەوان دەوریان بووە لە دروستکردنەوەی عێراقی تازەیە لە بەیەکەوە لە چارەسەری کێشەی سونە و شیعەیە خۆیان و جلال تاڵەبانیان و پیانە و سەمامی ئەمانی پرۆسی سیاسی عێراقە بەڵام ئەو کاتە چیان دەزەکەوت هەموو مانگێ یەکێتی و پارتی بەهۆی ئەو هێزەوە کە هەیان بوو هەموو مانگێ 35 میلیۆن دۆلاریان وەرگرتووە خۆ ئەوان بەیەکەوە بوون چ تەسیرێکی لەسەر ژیانی خەڵکی کوردستان بوو هیچ لەبەرەوەی نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن ئەوان نوێنەرایەتی یەک ڕیس کۆمپانیاکەن کە دایان ناوە ئەگەر بچن بۆ بەغداد لەوێ بن بۆی کۆمپانیاکانی خۆیان کۆمپانیاکانی مەسعود بەرزانی کۆمپانیاکانی مەسعود بەرزانی کۆمپانیاکانی نێشیڤان بارزانی کۆمپانیاکانی قوباد و ماڵی تاڵەبانی ئەم کۆمپانیانە بتوانن بەشبەشەکانی ژیانی سیاسی و ئابووری لە عێراقا ئەمانە بیگرنە دەست مەسەلەی ئاو مەسەلەی غاز مەسەلەی نەوت مەسەلەی چوزانم بیناسازی مەسەلەی خەسەخانە و ئەمانە ئەم کۆمپانیاکانی ئەمان بیگرنە دەست و مەلاین ملیارها دۆلار بۆ خۆیان بەدەست بێن و دەوریان بێت لەوە کە پێڵێن پرۆسەی ئاوەدانکردنەوەی عێراق لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیانە و بێبەشکردنی کۆمەلگا و دانانی زەریبە لەسەر خەڵکی عێراق بەڵام ناتوانن یەکگرتوو بن لەبەرەوەی کە خۆیان لەگەڵ یەک قەیرانی گەورە بەرەوەبوون سەرچاوی نایەکگرتو بوونەکان قەیرانێکە کە هەیەە نەگەوەی کە فازل میرانی قسەیەکی نابەجێ بەرامبەر بە ماڵی تاڵەبانیەکە یا ماڵی تاڵەبانی قسەیەکی نابەجێ بەرامبەر بەیەکەکەن دڵنیا بە دوو ڕۆژی کە بەیەکەوە قوبات تاڵەبانیە چێتەوە لە هەولێر لەگەڵ مەسرور و لەگەڵ سوزانم عایلەی بەرزانی هەموو بەیەکەوە دانیشتنەوە قسە لەسەرەوەکە کە شەر حکوومەتەکە دروستکەن جا ئەندام پەرلەمانی ئەم چەندێک بێت ڕئیسی پەرلەمان ببێتەوە بەڕێوازیان نازانم چێ ببێتەوە بەوە یەک زەڕە لە ژیان و گوزەران و معیشەتی خەڵکی کوردستان بگین ناکە ئەمە بە تەجروبە خەڵکی بینیوان ئەمە ئیدعای نییە من بیڵێن خەڵک ئێستا هەموویان قسەیاکە لەوانەیە ساڵی 92 قسەیە بکردایە خەڵگیان و خۆتۆ سحربازنی دەتۆجارێبان ڕاوەسە با بزانین هەچەنەوە ئەم قسەیەمانە کرد بەڵام خۆش باوەڕێگە و کاتە هەبوو نەیەتوانی نەیەهێشت بواری نادا خەڵکی ئەم حەقیقەتانە ببینێ بەڵام ێستا هەموو کەسێکێڵێ ماوەتەوەی کە بۆیە ئەمانە کاتێک ڕاپەڕینێک ڕۆدا کاتێک شۆڕشێک ڕۆدا کاتێک ئاگری شۆڕشێک یەتە پێشەوە ئەوە بزانیت کە بە سوودفە نییە مێژوێکی هەیەەوە بۆیە گەر چوار ڕۆژی کە لە عێراق لە کوردستان یان لە عێراقا شۆڕش دەستی پێ کرد و خەڵک هاتنە مەیدان بە ئاسۆیەکی ڕۆشنەوە ئەو کاتە هیچ کەسێ ناتوانێت بڵێت کە ئەمڕۆ دروست بووە بەڵکو و ڕیشەیەکی هەیە ئەم بایکۆت و ئەم مانگرتنەی کە ئەمڕۆ لە عێراقا لەم خۆپشاندانانیان نیشانیدە گۆشەیەکە لەو تاریخە 2 ساڵ پێش ئێستا گۆشەیەکە لەو تاریخە ئۆکتۆبەری 2019 هاتنە مەیدانی خەڵکی عێراق لە ناسریە تاوەکو سلێمانی تاوەکو زاخۆ گۆشەیەکە لەم تاریخە ئەم مێژووە یەک مێژوویەکی بەیەکەوە بەسراوە یەک پرۆسەیەکە تعبیرە لە یەک بزوتنەوەیکی نابۆ دەسەڵاتی نایەکسان و بەڵێ بۆ ئازادی یەکسانی خۆشگوزەرانی نانکار ئازادی ئەمە ئەم شیعارە بە خەتی گەورە لەسەر دڵیان بزوتنەوەی نووسراوە هەر جاری بە جۆرێک خۆی نمایشەکە لەم پرۆسەی گاڵتەجاری هەڵبژاردنەیە بەم جۆرە خۆی نمایش کرد سبەینێ ئومێدەوارین بە پەرچەمێکی تر بە ئاسوویەکی تر لە ڕەوەندێکی ترا جۆرێکی کرد چونکە کۆمەلگاوە ناچێ بڕێوە سەرنجام خەڵک لە بەرێک ئەوان لە بەرێک کۆمەلگا ئاوا ناتوانێت بڕوا بڕێوە کۆمەلگا ناتوانێت ئاوا ژیانکە سەرنجام ئەم تەناقوزە چینایەتی و قڵشتە چینایەتیە تەبدیلە بێ بە یەک بزوتنەوەیکی سیاسی شۆڕژگێڕانە کە هیوادارم ئەو ڕۆژە دوور نەبێ و هیوادارم حزبی کۆمونیستی کرێکاری بتوانێت لە ڕەسی ئەم بزوتنەوەیە بوەستێ و پلاتفۆرمی بخاتە بەردەم و سەرنجام بە ئاسۆیکی ڕۆشنەوە بەرەو سەرکەوتنی بگەێنێ و کۆمەلگا بگەڕێتەوە بۆ ئەوانەی کە بەڕێوەیە بن ئەوانەی کە جادەکانی پاکەنەوە ئەوانەی خەستەخانەکان بڕێوە بن ئەوانەی کاریاکان بڕێوە بن ئەوانەی مامۆساکان کە قوتابخانەکان بڕێوە بن ئەوانە ساحەبی ئەسلی کۆمەلگەن ئەوانەی جادوبانەکان پاکەن ئەوانی دیوارەکان دروستەکەن ئەوانەی نایڵن کۆمەلگە بۆ گەنکە ئەوانە ساحەبی کۆمەلگەن کۆمەلگە بگەڕێتەوە بۆ دەستی ئەمانە و ئەمانە ئەو وەختە بینی چ خەلاقیەت و چ توانایەکی داهێنان لەنێو ئەو کۆمەلگایە سەرکوت کراوە و بواری بۆ کرێتەوە بۆ داهێنان و بۆ بڕێوەبردنی کۆمەلگەیەکی ئازاد هیوادارم ئەو ڕۆژە دوور نەبێت
من پرسیارم نەماوە سوپاس کە لەگەڵمان بووی ئەگەر قسەیەکمان بێ سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق و لە گفتوگۆکەماندا نەهات بێت و بتەوێت بە کورتی ئاماژەی پێ بدەن فەرموون. زۆر سپاسانەکەم زۆر عەزیێتان کێشا زۆر سپاس بۆ هەموو کەسانی کە گوێیان لێمان بوو یا دواتر گوێمان لێبن زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە تایر حەسەن لە بەشداریکردنتان لە بەرنامەکانی پێشەنگ تیڤ سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق. ئازیزان بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکان و ئێستا شێکێکی تر لە بەشدار بووان لەگەڵماندایە ئاڵا فەرەج ئەم کاتت باش و سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤ سەبارەت بە هەڵبژاردنەکان و هەر لەگەڵ تۆشان لەو پرسیارە گشتێ و دەست پێ بکەم کە ئەوەی کە تا ئێستا گوزەراوە ئێوە چۆن ئەم هەڵبژاردنە هەڵدەسەنگێنن. سەرەتا زۆر دەستخۆشانت لە یەکەم هاوڕێ بنەرگیان هەڵبەتە ماوەیە کە ئەم هەڵبژاردنە مێشکی خەڵکی وا لێ کردووە کە بە شێوەیەک ئەتوانم بڵێم خەڵک بێزار بوون لە دیعایەکانیان لە پروپاگەندەکانیان لە خۆڵکردنە چاوی خەڵکەوەیان هیچ کەس بڕوایان پێ ناکە خەڵکی بەڕاستی بێتاقەت بۆ لێیان ئێمە لە دروشمەکانمانە تەنانەت لە بەیانی حیزبە سەبارەت بە هەڵبژاردننی ئێستای کوردستان و عێراق کارەکانمان هەر کارێک کە لە هەر شار و شارچکەیەک ئیمکانی هەبوو بێ هێزەکانی حیزبمان بەڕێوەیان بردبێ سەبارەت بە انتخابات هەڵبژاردن لەم دەورەیە و هۆکارەکانی و نیازی هەر یەکێک لە حیزبە سیاسیەکانی کوردستانی بە تەواوی بۆ خەڵک ڕۆشن کردوتەوانە ئەمە واقعەتێکە کە ئەتوانین بڵێن خەڵک خۆی زۆر زۆری لەوە زیاتر ئەم حیزبانە و کارنامەی ڕەشی ئەم حیزبانەی ڕسوا کردووە هەر یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانی ئەم واقعەتە زۆر زۆر باش ئەزانن خۆشیان متابعەی سۆسیال میدیا ئەکەن خۆشیان هەموو شتەکان ئەبینن کە خەڵک لیان بێزارە خەڵک دەنگیان پێنایە ئیتر چ لە بایکۆتکردن بێت زۆر کەس ئەم قسەیەی کردووە هەتا ئەگەر تەماشای سۆسیال میدیا بکەین گوێ لە قسەکانی خەڵک بگرین ئەو کەناڵانی کە خۆیان یەن لەسەر تەلەڤیزیۆن چاوپێکەوتن لەگەڵ خەڵکەکان خەڵک ڕیسوای کردوون خەڵک قسەیان پێڵێن خەڵک ئەم انتخاباتەوە ئەبینن کە ئیهانەیەکە بە کەرامەتی ئەوانە کرێ چونکە خۆمەمانە یەکەم جار نیە لەسەر حسابی انتخابات و لەسەر حسابی هەڵبژاردن و چوون بۆ سنووقی دەنگان ئەمان لەسەر حسابی پەنجەمۆری خەڵک لەسەر حسابی دەنگی خەڵک جارێکی تر خولێکی تری 4 ساڵی ئیدامە ئەێنەوە بە دەسەڵاتی ڕەشی سیاسیان خەڵک زۆر زۆر باش ئەمە ئەزانن خەڵک ئەوەش زۆر باش ئەزانن کە ئەگەر ئەگەر بچن بەشداری بکەن لە دەنگانە ئەگەر نەچن بەشداری بکەن لە دەنگانە ئەمان پێشتر ئیتیفاق لەسەر ئەمە کراوە و سەهمی دەسەڵات لەلایەن هەر حیزبێکەوە پێشوەخت زانراوە ئیتر بە هەر وەسیلەیەک بێ ئەمە خەڵک زۆر باش ئەم واقعەتە بینێ ئێوە وەکو هەڵسوڕاوێکی ناسراوی بزوتنەوە یەکسانی خواسی ژنان پێم خۆشە پرسیارە لە ئێوە بکەم کە لەم سیستەمی هەڵبژاردنەی عێراقا یەک لە سەرسێی کورسیەکان تەرخان کراوە بۆ ژنان ئەویش بەو مەبەستەی کە لە شوێنی بڕیارداندا شوێنی یاساداناندا ژنان نوێنەراتی بکرێن و بڕیارەکان بە شێوەیەکدا ڕژرێن کە ڕوانگەی ژنانیشی لە بەرچاو گرت بێت بە وەچوونی ئێوە ئەوەی کە پێش دەنگدان و هەڵبژاردن ئەوەی کە یەک لە سەرسێی کورسیەکان بۆ ژنان تەرخان کراوە چەندێک ئەتوانێت لە مەیدانی عەمەلیدا نوێنەرایەتی ژن بکات؟ پرسیارێکی زۆر واقعیە و ئەبێت ڕۆشنایی بخرێتە سەر ئەم باسە مەسەلەی ئەوەی کە یەک لە سەرسێی ژنان بچن دەسەڵاتی سیاسی و بۆیان هەبێت کە ژنانێکی زۆر خۆیان کاندیدکەن بۆ ئەم مەیدانە کارێکە کە حیزبە سیاسیەکانی کوردستان پێشتریش دەستیان بۆ بردووە ئەوان هەمیشە ویستویانە کە سیمایەکی تر لە واقعیەتی ڕاستی ژیان و چارەنووسی ژنان پیشانی عالەم بن
پیشانی کۆمەڵگای عالەم بن پیشانی خەڵکی بن ئەوان ئەیانەوێت هەروەکو چۆن ئەڵێن ئێمە سیستمێکی پەرلەمانتاریستی لە ڕێگەی ئەو حکومڕانی دیموکراتی ئەم حکومە دیموکراتی کە هەمانە ئێمە پیادە ئەەکەین مەسلەی ژنانیش ئەوان وای پیشان ئەیەن کە بۆ ئەوان مەسلەیەکی گرنگ بێ بەڵام ئەمە لە حاڵەتێکە بە هیچ شێوەیە مەسلەی ژنان لە ئێستادا کێشەی ژنان ئەوە نییە کە ئەوان هەر یەکێک لە کاندیدەکانی هەرێکێ لە نوێنەرەکانی ئەم حیزبانە چ ژن بێت چ پیاو بێت کە خۆیان دای ئەنێن پێشوەخت کە هیچ ڕەبتێکی نیە بە بزوتنەوەی یەکسانی خوازی ژنانەوە ئەوان دای ئەنێن بۆیە ئەمە کارێکە دیسانەوە بۆ چاوپۆشکردنی ئەو هەموو نائەداڵەتەیە کە لە کوردستانە ئەگوزارێ دژ بە حەقی ژنان سەبارەت بەوەیە کە ئەیانەوێت ئەو ژمارەی هەموو ئەو ژنانە کە ساڵانە ئەکوژرێن بەمە دایپۆشن کە ئەها ئێمە دیموکراتیە یەکسانی ئیشەکات لە کوردستان لە عێراقا ئێمە ئەو حەقە ئەدەین بە ژنان بەڵام لە کاتێکا کە بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان ڕاهبەرانی ژنان ئەوە زۆر باش ئەزانن کە حەق ئەسەپێنرێت ماف ئەسەپێنرێت نادرێت ئەمە کاری بزوتنەوەی یەکسانی خوازی ژنانە کاری هەموو ئەو پیاوە ڕادیکاڵ و ژنە یەکسانی خوازانەیە کە بەهێزێکی یەکگرتوانەوە بێنە مەیدان کە ئەو ئەلگۆیی کە لە دەسەڵات ژنان بزوتنەوە یەکسانی خوازی ژنان داوای ئەکا ئەم ئەلگۆیە نەبێ کە ئەڵێ یەک لە سەرسێی ژنان کە یەنە ناو پەرلەمانەوە لە حاڵەتێکە هەر کەسێک کە لەمانەیە نە ناو پەرلەمانەوانەیان نەهاتوون بەڵام کاری بۆ ئەکەن بێن یان ئەوەتانێ پێشتر کچی کابرایەکی شەهیدی مەسئولی عەفۆ کابرایەکی مەسئولی حیزبە دەسەڵاتدارەکان بووە و ئێستا پاڵی پێوەنێن کە هیچ ڕەبتێکیشی بە سیاسەتەوە نیە نازانێ ئەسڵەن سیاسەتکردن چییە هیچ تەجروبەیەکی نییە هیچ داواکاریەکانی ڕەبتی نیە بە داواکاریەکانی ژنانەوە یان ئەم کاندیدەت بۆ دائەنێن و ژمارەیە کەسیش ئەخەنە پشتی کەمپەینەکەیەوانێ بەمە ئەڵێن ئەوە تا ئێمە مافی ژنانمان جێبەجێ کردووە بەڵام مافی ژنان بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان ڕاستە لە سنووقەکانی کە دەنگدانەوە لە هەموو بوارەکانەوانێ ئەبێ یەکسان بێ بۆ ئەبێ یەک لە سەرسێش بێت ئەما بۆ خۆی ئەو پین و پەڕۆیەیە کە دەسەڵاتداران حیزبەکان حیزبە قەومیەکان میلیشیاکان حیزبە ناسیۆنالیستی و ئیسلامیەکان ئەیانەوێ بەم پین و پەڕۆیە نەوعە چۆنەڵێ ئیماجنێک چۆنەڵێ نەوعە تەسەورێکی تر لەسەر بزوتنەوە یەکسانی خوازی ژنان پیشانی کۆمەڵگا بن. بەڵێ لێرە بەدواوە کۆمەڵگەی عێراق و بە دیاریکراویش جێگە و ڕێگەی ژنان چۆن هەڵتە سەنگێنن کە لە کاتێکدا هەڵبژاردنێک بەڕێوە چووە هێشتا هەڵبەت ئاماڕانەگەنراوە کە بەچی شێوەیەک تەواو بووە بەڵام ئەوەی کە معلومە ڕوبەڕووی ناڕەزایەتێکی زۆری خەڵکی بۆتەوە و ئەو کێشە و گرفتانی کە دێتە پێشەوە سەبارەت بە دامەزرانی حکوومەت و داڕشتنی یاسا و هەتاوەکو دوایی بابەتێکی جیاوازترە ئایندەی عێراق بە دیاریکراویش جێگە و ڕێگەی ژنان لە سایی ئەم دەسەڵاتە چۆن دەبین و پێویستە لە بەرامبەریە چی بکرێت من وەکو هەڵسوڕایەکی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بە هیچ شێوەیەک ئایندە و چارەنووسی ئێستای خەڵک و ژنانی ژۆکو بەشێک لە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بە هیچ شێوەیە هیچ خاڵێکی پۆزتیڤ لەم وەزعەیە نابینرێتەوانێ و گەشتبینانە بەداخەوە وا ئەڵێم گەشتبینانە سەیری وەزعەکە ناکەم لەبەر ئەوەی کاتێک کە ئەم هەڵبژارد نەکراوە بە هیچ شێوەیەک نەهاتوون پرز بە کەسانی ناسراوی کۆمەڵگای کوردستان بکەن لەگەڵ با بڵێن ژنانی کوردستان ڕابەرەکانی کەسە ناسراوەکانی ئەو کەسانەی کە کار ئەکەن بۆ بەدیهاتنی یاسای یەکسانی ژن و پیاو لەم مەوزوعە بە هیچ شێوەیەک حسابی سەفریشیان بۆ نەکراوە بۆیە لە حاڵەتێکە ئەگەر بێت و بە هیچ شێوەیەک لەم مەعدەلە سیاسەیە هیچ پرسێک بە بزوتنەوەی
ژنان بە کەسە ڕابەرەکانی بە ڕێکخراوەکانی بەوەی کە هەیە ئەزانم لە ئاستێکی زەعیفایە بەڵام کەسانی ناسراو هەیە لە کوردستانە کە ئەتوانین بڵێن کەم تا زۆر نوێنەرایەتی ئەم بزوتنەوە ئەەکەن ئەجا لە چه ئاستێکا بێ لانی کەم خۆ ئێمە ئەو ژنانەمان هەیە کە دژی تونند و تیژی کارەکە بۆ بەدیهێنانی یاسایەکی یەکسان لەباری قانونیەوانێ کارەکە بە هیچ شێوەیە هیچ حسابێک بۆ ئەم کەسانە نەکراوە بڵێ ئێمە لە سبەی ڕۆژە ئەمانەوێ پلاتفۆرمی یاسای یەکسانی ژن و پیا و بین بەم پەرلەمانە ئایا ئێوە چی ئەڵێن لەم بارەوە بە هیچ شێوەیەک ئەم شتە نییە هەیە هەندێک لەو ژنانە دووسێ قسەی ساوز و سوور زەرد و سوور فێرە بن یەن ئەیکەن ئەڵێن ئەگەر من ببم بەوا ژنانی بێکار ئەخەمەوە سەرکار ئەگەر من سبەی ڕۆژ دەنگم پێبن من ئەمەتان بۆ کەم خزمەت گۆزاری و چی بەڵام ئەمانە تەمسیلی ئەو حیزبانە ئەکەن کە 30 ساڵە بە خوێنی خەڵکی کرێکار و زەحمەت کێش تینۆن ئەمانە هەموو هەر تەنها بە ژن و بە پیاوە هەر ئەو ممەسیلی ئەو حیزبانن کە سبەی نێز ئەسکە ئەم لەم ڕۆی تر دەرەچن و دایان ناون هەر تەنها ئەوانن کە لە قانونا ڕێگەیان ناوە بەوەی کە چەند ژنە هەبێت کە مافی مناڵان پارێزراو نەبێ مافی ژنان پارێزراو نەبێت تونند و تیژی لە قانونا بە هیچ شێوەیە تا ئێستا ناوێرن بنە بڕیکەن بۆیە هەتاوەکو ژنان کەسایەتێ ناسراوەکانی ڕابەرانی بزوتنەوەی ژنان بەشێک نەبن لەم پرۆسەیەیە ئەگەر لەمەیان نەبن بە هیچ شێوەیەک دڵخۆشکەرانە نیە زۆر بەداخەوە هەرچەنە وەزعی عێراق خۆشی چارەنووسێکی نادیاری هەیە ئەوە تا ڕۆژێک لەگەڵ زلهێزەکانی جیهانە ڕۆژێک لەگەڵ وڵاتەکانی تری ناوچەکەیە وەکو ئێران وەکو تورکیا تەرەفە بۆیە زۆر بەداخەوە ئەگەر بێت و ئێمەی ژنان لە کوردستانە نین وەکو هێزێکی یەکسانی خواز ناڕازی بە مۆزعە مەوجودەی کە ئێستا هەیە لەگەڵ بزوتنەوەی کرێکاریە دەست نەخەینە ناو دەستێک و بزوتنەوەی جەماوەری بەڕێ نەخەین لە کوردستانە ئەگەر بە مۆزعی ئیستا ڕازی بین زۆر بەداخەوە توانم بڵێم کە وەزعەکە لەوەی ئیستاش کە هەیە خراپتر بێت. ببورن ئاڵافەرست زۆر سپاس کە ئێوەش بەشدار بوون لە بەرنامە تایبەتەکانی پێشەنگ تیڤی سەبارەت بە هەڵبژاردنەکە. زۆر سپاس بۆ ئێوەش و زۆر سپاس بۆ هەموو گوێگران لە ئێستا و لە دوای بەرنامە کەس. زۆر سپاس. ئازیزان بەشداربووانی ترمان لە گەڵدایە بەڵام پێش ئەوەی کە بەشداربووی داهاتوو وەرگرین پێم خۆشە جارێکی تر ئەو گرتە ڤیدیۆیانە بڵاوکەینەوە کە گەیشتوۆتە دەست پێشەنگ تیڤی. زۆر سپاس بۆ هەموو ئەوانەی کە وێنە و گرتە ڤیدیۆی ئەمڕۆیان بۆ نردوینەوە لە نوێترین هەواڵەکان ئاگاداریان کردنێتەوە راپۆرتیان بۆ نردوین هەڵبەت بە پێیتوانە ئاماژیان پێدەین بەڵام بەشێک لەو گرتە ڤیدیۆیانەی کە بۆ ئێمە نێردراون فەرموون بینەریان بن. ئەمە یەکێ لە بیتەکانی دەنگدانە لە پشتەقامی مامۆستایان سیارانە پشتێ و سیارانە و سارە لە چۆ ئاڕاستی من دێت ئەوە جیاوازپێکەوە بنکێشی دەنگانە کە تەنیا 2 نەفەری تیابینی. ئەمە سەری ئەم خامۆشیە. ئەمە بنکەی کەریمی ئەلەکەیە یەک نەفەری پێوە نییە یەک نەفەر ئافەرم بۆ خەڵک ئافەرم چۆن بەدڵمانەکەن باشە ئەوە بنکەکەی محمود ئەوەش مەکتەبی مەحویە بنکەکەی کەسی لێ پۆلیسەکە بەتەنێ مش مرکزێکی هەیە ئادادەی تیجارەی هەیە کەسی لێ نییە کەس ئامادەی بازرگانی سلێمانی کچان پۆلیسەکە لە حەوشەکە فەقیر ئەمە
قوتابخانەی ئاداری توجارەیە دەرگای پشتەوە ئەوە چۆڵ و هۆڵە ئەمە ژوورەوەیە بەڵێ بەڕێزان سوپاس بۆ هەموو ئەو راپۆرت و وێنە و گرتە ڤیددیوانەی کە بۆتان ناردین بەداخۆ نەماتوانی هەمووی بڵاوکەینەوە بە تایبەتی ئەو گرتە ڤیددیوانەی کە کەسانێک دەموچاویان ئەناسرایەوە بە باشمان نزانی بڵاوێنکەینەوە بەڵام تەواوی ئەو گرتە ڤیددیوانەی کە بە ئێمە گەیشتووە گزارش لەوە دەکات کە ڕێژەی بەشداربووان یەکجار کەم بۆ ڕاستی ئەو ڕێژانەی کە بڵاو کرابوویەوە هەتاوەکو کاتی دەنگدانەکە پرسیارەوە بوو کە ئاخۆ چۆن ئەو ڕێژە زۆرانە لەسەر ئەو دیمەنانەدا توانراوە تۆمەت بکرێت بەڵام ئێستا بەشداربوویەکی تر وەردەگرین بەڕێز جەمال ئەیوب ئێوەرەت باش و سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا قسەی ئێوە لە هەڵبژاردنەکانی عێراق چییە و چۆن دەڕواننە ئەوەی کە تا ئێستا ڕوویداوە سپاس هاوڕێ بنار بۆ ئەم چاوپێکەوتنە وە سپاس بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی لە ڕاستی من ئەمڕۆ کارمە کردووە خولیان بوو بە درێژایی ڕۆژدانشم بە دیار تەلەڤیزۆن و میدیاکانەوە بدانم پرۆسەی هەڵبژاردن و دەنگدانەکان چۆنە ڕاتە ڕێوە بەڵام لەسەر کاریشەوە هەر جارجار هینی چاومە خستە سەر هەواڵەکان بزانم چیە گوزرێ کە لە کار گەڕامەوە ئەوەی کە پێشووتر باسمان کرد و قسەمان لەسەری کردبوو و زۆرێک لە هاوڕیان و لێکۆڵەرەوانی سیاسی پێشبینیانە کرد بالفعل ئاوات دەرچوو هەڵبژارنێک بەڕێکرا من لە دووسێ خاڵە ئەمێ باسی بکەم یەکەم خەڵکی عێراق هەر وەک چۆن دەورەی ڕابردوو هاتنە ساحەی تەحریر و هاتنە بەر دەرچی سەرا و هاتنە بازار و هاتنە شەقامەکان و ناڕەزایەتی خۆیان لە دژیە و دەسەڵاتە چ لە کوردستان چ لە جنوب و وەسەتی عێراق ڕاگەیان ئەم جارەش بە ڕێگای نەچوون بۆ بەردەم سنوڕەکانی دەنگدان جاری چکەم ناڕەزایەتیان دووبارە کردەوە ئێمە پێشتر وتمان نەچوونی خەڵک بۆ بەردەم سنوڕەکانی دەنگدان کارێکی باشە بەڵام کۆتایی کارەکە نییە بالفعل خەڵک ئێستا هەنگاوی یەکەمی ئەو ڕێگایان گردووە کە یانوێن نا بۆ یەکجاری بەو دەسەڵاتە بڵێن لەسەر لە زاخۆوە تاکوفاو یانێ بۆ ڕژێمە بەو حکومەتە بەو پەرلەمانە بەو دەسەڵاتە بڵێن ئێوە ناتوانن تر لەمەودا بە ناوی ئێمەوە قسە بکەن بە ناوی ئەوەی کە ئێوە نەنەری ئێمەن دەمسپێتی ئێمە بکەن بە ناوی ئەوەی کە ئێوە نەنەری خەڵکن بێن بەکە ئارەزوی خۆتان بڕیاردن و بڕیار هەڵەشەنەوە و کوشت و بڕکەن خەڵک بەم هەڵوێستەی بە بڕای من کارێکی زۆر ئاکتیو و جدیانیان پیشاندا و پیشانیاندا کە ئەم دەسەڵاتیان ناوێ بە هیچ نەوەیەک و هیچ ومێدێکشان نییە بەم هەڵبژاردنە و ئازان ئەم هەڵبژاردن ناتوانێت هیچ ئاڵوگۆڕێک لە ئایندەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەوانە پێش بێنە ئەمڕۆ کە چوینە بەردەم میدیاکان و تەماشامان کرد بەڕاستی ئەوەی کە ڕوویدا ئەوەی بەڕێوە چوو مەهزە لەبوو مەهزەلەیەکی انتخاباتی بوو بەڕێکرا پێت سیر نەبێ ژمارەی چاودێری حیزبیەکان 9 ملیۆن کەس بوو لەسەر سنوڕەکانی دەنگدان 1500 چاودێری نێو دەوڵەتی بە نەتەوە یەکگرتووەکانی یەکێتی ئەوروپاوە هێنرابوون بۆ عێراق بۆی پیشانی دەن کە پرۆسەیەکی سیاسی دیموکراسی ئازاد لە عێراق بەڕێواسیەوە خەڵکە چێتە بەردەم سنوڕەکانی دەنگدان و نێنرانی خۆی هەڵەبژێریە 1500 نوێنەر هاتبوون و یەکێک لەوانە کە سەرۆکی بەردی یەکێتی ئەوروپا بوو ناوی ئەگەر ناوی ڤیلاڤۆن کرامۆنە باسی کردی پێمان سەیرە بەم ئەندازە ڕوهێنان بەرەو سنوڕەکانی دەنگدان کزە و تا 2 ساعت بەر لە داخستنی سنوڕەکان ڕێژەی بەشدار بوو نەئەگەیشتە لە 1920 ئەو پێوا بوو ئەو 2 ساعتی ئەخیر خەڵک ڕەنگە زۆرتر مەجالیان هەبێ و بێن بۆ دەنگدانە بەڵام ئەو پرۆسەیە نەچوە سەر ئەو کارە جێبەجێ نەکرا
من پێم وایە ئەوەی کە ڕوویدا گاڵتە جاڕێک بوو کرا زیاد لە ملیۆن و نیوەک هێزی ئەمنی و ئاسایش و پۆلیس و ئەفسەر خراپبوونە ئینزارەوە بۆی پرۆسی دەنگدان بڕاتە ڕێوە زیاد لە 1.5 ملیۆن چاودێری سیاسی لە بەردەم سنوورەکان بوون ئەو هەموو چاودێرە سیاسی لە دەرەوە هاتوو بەڵام بە هەموو خەڵکی عێراقەوە نزیکەی 4 ملیۆن 5 ملیۆن کەس بەشداری ناکرد ئەگەر نسبەی بەشدار بوو لە 20 حسابکەین لە چاو 25 ملیۆنەوە کە ناگەیشتە ئەو ملیۆنە یعنی ئەمە بەڕاستی مشتێک بوو بەدەمی ئەو دەسەڵات یادراوە سەرەتایی قۆناغێکەکە دەسی پێەکە بەڵێ بوو لە بەرامبەر ئەوانەی کە بەشداری هەڵبژاردنیان نەکرابوو لە زۆرێک لە دەستگاڕاکانەکە قسەی جۆرا زۆر ئەکرا بۆ نمونە ئەوانەی کە بێپاکن چارەنووسی کۆمەلگایان بۆ گرنگ نییە ئیهمالی ئەکەن یاخود نازانن کە دەرفەتیان بۆ هەدەتە پێشەوە تۆڵە بکەن لەو لایەنانەی کە ژیانیە و گوزەرانیان بەم ڕێگەی هێناون لەسەرم جۆرە دەربڕینانە بەرامبەر بە ئەوەی کە خەڵکی ئەهمیەتی دەنگدانیان نەزانیوە تێڕۆنینی ئێوە چییە؟ من پێم وایە خەڵک زۆر ئاگانە زۆر ئاگاترە زۆر سیاسیترە و زۆر وشارترە لەوەی کە گوێ لە قسەی پرۆپوسی ئەو کەسانە بگرێت کە پیان وایە خەڵک هەوێی قەومی خۆی لە دەسەداوە ناسنامی نیشتمانی و هاوڵاتی بوونی خۆی لە دەسەدا ئەگەر بێت و نەڕاتە بەردەم سنوورەکانی دەنگدانەوە مافێکی دیموکراسی ئەوانی خۆی پێشێلەکە ئەگەر نەڕاتە بەردەم سنوورەکانی دەنگدان بەڵام خەڵک چارەی نییە ینی خەڵک ئەو بە درێژایی ئەو چەندین ساڵە قوربانیاندا و ڕژانە سەرجادا و ناڕزایەتیان کرد و داخوازیان بەرزەوە کرد هیچ کەسێک گوێی لە داخوازی و خواستی خەڵک نەگرت خەڵک بەڕاستی زۆر بە ئاگانە و زۆر سیاسیانە و زۆر وشیاریانە مقاتە انتخاباتی کرد و من پێم وایە ئاگایی خەڵک زۆر لەوە زیاترە کە کەسانێک نەفام و جێل و نەزان لە حیزبەکانە بێن ئاگایی وعی خەڵک لەم ئاسیا بەر نەخوارەوە بۆی کە مافێکی مەدەنی دیموکراسی خۆیان لە دەسەدەن یا پێشێلەکەن یان پێڕەوی لێ ناکەن وتان کە ئەوەی کە خەڵکی مقاتعی ئەم هەڵبژاردنەی کردو بە پیر بانگەوازەکانی دەسەڵاتداران و لایەنەکانی تری بەشدار بووی هەڵبژاردنەکەەوە نەچوو ئەمە بۆ خۆی دەستکەوت و بەڵام هەموو شتێک نەبوو ئەتوانین بەشەوەی بڵێن ئەمە هەنگاوی سەرەتا بوو ئەی هەنگاوی داهاتووتر لە چییە ئێستا لێرە بەدواوە خەڵک دەتوانێت چی بکات من بە بڕای من خەڵک پێویستی بە حیزبێکی سیاسی وشار هەیە پێویستی بە ڕێکخراوێکی جەماوەری فراوان هەیە پێویستی بە ڕابەرایەتیەکەیە کە تا ئەم ناڕزایەتی و ئەم ناڕزایەتی و بایکۆت و خۆ نەدان بەدەستی دەسەڵاتەوە ڕێخەن ڕێکخراوکەن و بێنە سەر جادا و ئاگایی سیاسی پێ بدەن ئەوەی کە کرا لە ڕابردووە ببرێتە هەنگاوێکی بەرزتر لەوەی کە لە ئایندە ئێمە چاوەڕێەکەین من پێم وایە خەڵک ئامادەیە بەم کارە خەڵک ئامادەی خۆی بۆ ڕێکخراوبوون نیشاندا بەم کارە خەڵک ئامادەی خۆی بۆ هاتنە مەیدان جارێکیکە نیشاندا و بەم کارە خەڵک پیشانیەدا کە ئەتوانێت چۆن نێتە بەردەم سنوورەکانی دەنگدان و نوێنەرایەتی ئەم حیزبانە لەسەر خۆیان قوبوڵ نەکەن هەر ئاهاش ئەتوانێت بێ پێیان بڵێ بابا کاتی ئێوە هاتووە ئێوە بێ بلاچن و ئێمە نوێنەرانی خۆمان لەم پرۆسەیە لەم مەسارەیە هەڵەبژێرین بە بڕای من ئەمە سەرەتایی هەنگاوێکە بەڵام کاری زۆر قورس و جدی ماوە و کاری زیاتر ماوە بەڵام نیشانەیەکی دڵخۆشکەرە من بۆ خۆم شخصی وای بێنم هەنگاوێکی دڵخۆشکەرە کە پێمان ئەڵێ خەڵکی عێراق لە بەردەم خۆیان لە هەنگاوی یەکەمی بەردەم دۆڕیانێکان ڕاگردووە کە بەرەو ئەواچێ کە بۆ یەکجاری ئەم دەسەڵاتە لابەرن بە هەر ئینێک بێ ئەگەر تەماشای ئەو ئەحزابانە بکەین کە ئێستا لە پەرلەمان و یاخود هەوڵیان ئەوە بوو بگەنە پەرلەمان باز لەوە دەکرێت کە ئەم سیستەمی نوێی هەڵبژاردنە ڕێژەی ئەوەی کە ئەحزابێک کە زۆر زیاتر لە ئەحزابەکانی تر دەنگێنن قەتیس ئەکاتەوە و ڕەنگە ئەو ڕێژە زۆرەی کە هەندێک لە ئەحزابەکان لە دەورانی پێشوە لە پەرلەمانتوانیانە بەدەستی بێنن ئەم جارە هەمان ڕێژە بەدەست نەهێن و ئەمە وا ئەکات کە پێویستی بە کۆمەڵێ ئەحزابی زیاتر هەبێت بۆ ئەوەی کە بتوانن حکوومەت پێک بهێنن چارەنووسی ئەم ئەحزابانە و داهاتووی عێراق لە ژێر سای ئەم
حکوومەت و نوێی کە قەرارە تشکیل بێت و یاخدەوتکەمە پرسیارە چەندێ سەرکەوتو ئەبوون لە دامەزرانی حکوومەتێکی نوێ و تێپەڕاندنی ئەم قەیرانی کە بەسەریاندا هاتبوو. من پێم خۆشەوە بڵێم ئەوەی کە لە دەسەڵاتایە ئەو حیزبانی کە ئێستا لە دەسەڵاتان تەنانەت بەو دەنگەی کە ئەکرێتە سنووقێکەوە خۆیان لە زۆرینەیە بینەوە. مەسان ئەگەر حیزبێک 5 دەنگ بێنێ لەو دەیە حیزبەکەی تری 4 بێنێ پیان وایە ئەو 5 زۆرینەیە و 5 توانێت حکومەت پێک بێنێ، بەڵام پرۆسەکەوان نییە. لە ڕاستیە من لە مقابلی پێشوا باسم کرد ڕێژەی بەشداربوو لە هەڵبژاردننی 2010 لە 144 بوو. ئەم ڕێژەیە هاتوۆتە خوارسی ئەگەر سی بێ ناکرێت لە وڵاتێکە ڕێژەی بەشداربووی خەڵکتیایە لە 180 بێ بە حیزبێک بڵێ تۆ زۆرینەی دەنگە تێناوە نوێنرایەتی خەڵکەتوانی بکەیت وەتوانی حەقی دامەزرانی حکومەتەیە. بە بڕای من هیچ شەرعەتێک لەو بارەوە بۆ ئەم حیزبانە نەماوە ئەم قسەیە بکەن، بەڵام ئەوەی کە ئەوان لە دەسەڵاتە ئەمێنن بالفعلەوان بە هێز و بە میلیشیا و بە چەک و بەو دەستگا ئەمنی و سەرکوتی و گرتن و بڕانی کە هەیەە لە خۆیان لە دەسەڵاتایەنەوە هیچ کاتێک ژامادەنین ئەم دەسەڵاتە بە ئاسانی بەجێ بێڵن و هەر بەو کەمایەتی کە ئێستا لە سنووخەکانە پێکێنن هەر بەو کەمایەتیە خۆیان بە زۆرینەی سنووخەکان ئەزاننەوە چەند جارێککە پرۆسەی تشکیلی حکوومەتوانە بەیانی ژارەی بینین هەروەکەن شای لۆغانی ئەوواکەن کە فلان حیزب زۆرینەی فلانینی بەدەستێناوە مرکزی انتخابی، بەڵام ئەمە شتێکە کە هەموو دنیای بینێکە پێچوانەکەی ڕاستە پێچوانەکەی وەیەکە خەڵک بەڕاستی ئەم دەسەڵاتی ینی مۆری کۆتاییێنانی بە ئەمری ئەم دەسەڵاتی لێداوە و ئەم دەسەڵاتی تر شەرعەتی وی نیە درێژە بکێشێ ماوە تۆ فقط هاتنە مەیدانی خەڵک و لابرنی ئەتوانێت پرۆسەکە کۆتایی پێبێنێ. جەمال ئەیوب بەگەر قسەیەک ما بێت و لە چاوپێکەوتنەکەماندا نەهات بێت و ئێوە بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن فەرموون. من لە کۆتایی ئەمەوە بڵێم کە خەڵکی بە ئاگاییەوە ئەم کاریان کرد و خەڵکی ئەزانن لە وڵاتێکە ئەژین کە سامان و سەروەتەکەی هێن زۆرە کە لە ژمارە نایە لەم وڵاتەیە کە ڕۆژانە 4 میلیۆن و 5 میلیۆن بەرمیل نەوت بەرهەمێنێ، لەم وڵاتەیە کە مانگانە 6 میلیارد داهاتی بەس نەوتە، لەم وڵاتەیە کە مانگانە بە میلیارد داهاتی ئەملا ئەولا، لەم وڵاتەیە کە ئێمە باسی ئەەکەین ڕێژەی هەژاری لە 130 ڕێژەی بێکاری لە 134 بەو معنایە چی داهات و کوتی ئەو خەڵکە هەیە هەموو یەسێتی جرفانی ئەم حیزب و بیریشایانەوە و هەمووی بۆ پاراستنی دەسەڵات و نفوزی ئەمان بەکارێن لێوە خەڵک لەم نێوەیە هیچ شتێکیان بەرنابڕێەوە لە هیچ ڕەفاه و لە هیچ خزمەتگوزاری و لە سەرەتاییترین پێداویستی ڕۆژانی ژیان بارەمەندین، بۆیە خەڵک قینی خۆی بەم جۆرە هێنایە مەیدان و بەمە نیشانیدا کە ئەیانەوێ بەڕاستی هەنگاو بۆ هەڵگرن کە ئەم دەسەڵاتە نابێ بمێنێەوە ئەبێ کۆتایی پێبێ. بە بڕای من ئەوە نیشانەیەکی زۆر پۆزتیڤ بوو لەم پرۆسە سیاسەیە کە ئێستا لە عێراقاتیا پەڕێ. مەڕێز جەمال ئەیوب زۆر سپاس بۆ بەشداریت لە بەر زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ بینەرانی پێشان تیڤی ئێوارەیەکی خۆش. ئێوارەی خۆش. ئازیزان بەردەوامین و بەشداربوویەکی ترمان لە گەڵدایە بەڕێز سەردار عەبدوڵڵا حەمە ئێوارەت باش و سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤی. قسە باسی ئێوە سەبارەت بە هەڵبژاردنەکان چییە؟ زۆر سپاس بۆ پێشەنگ تیڤی بۆ ئەم دەرفەتەی کە بە منیدا کە قسێ بکەم لەسەر هەڵبژاردنەکانی ئەمڕۆ. سەرەتا لەوە دەست پێ بکەم کە ئەمڕۆ هەواڵی ئەوە هەیە کە ڕێژێکی کەم زۆر خەڵکە بەشداری کردووە بە پێی ئەوەی کە ئەمڕۆ لە سایتی BBC خوێندمەوە کە نسبەتێکی زۆر کەم خەڵک بەشداری کردووە کە ئەمەش نیشانەی ئەوەیە کە خەڵک ناڕازیە بەم دەسەڵاتە بەم پرۆسە سیاسیە و خەڵک نسبەتی ئاگایی بەرزتر بووەتەوە لە ساڵانی پێشووتر بەوەی کە بەشداری نەکردەوە. بەشداری نەکردن بۆ خۆی مەسەرەن ئاگاییەکی باشە، بەڵام لەوە باشتر ئەبواە ئەم پرۆسەیان وا لێ بکردایە کە ئەنجام نەدرایە کە ئەوەش پێیوەستە بە بوونی بەدیلێکی سیاسی بەهێز کە ئەگەر لە ساحەکە هەبێت ئەتوانێت ئەو کارش ئەنجامدا بۆ جارێکی تر.
لە هەواڵەکانی BBC ئەوترێت دانێ وەکەوەی کە پێشبینی کراوە هەر ئەوە بوو کە گویا هەندێک لە جیهازەکان لە ئەو جیهازانی کە پەنجەمۆری ئەخوێنێتەوە پەنجەمۆریان نەخوێندێتەوە ئەمە نیشانی ئەوەیە کە تەزویر کراوە چونکە دەلیلەکان ئەوەیە کە جیهازەکان خەلەلیان تێکەوتوە بەڵام واقعا وان نییە ئەمە یەکێکی ترە لە نیشانەکانی تەزویرکردن و فێڵکردن لە هەڵبژاردن تەسەوەر ناکەم تەنها ئەمە لە شاری بەغاش تەنها لە شاری بەغاش ڕوویا لە هەموو شارەکانی عێراق و کوردستانش ئەوە ڕوویاوە قسەیەک لەسەر ئەم پرۆسێ ئەگەر ئەوە بێت مەسەرەن گۆڕانکاری بکات مە بڕای من گۆڕانکاری ناکات چارەسەر چاکسازی ناکات ئێمە مەسەرەن 30 ساڵی ڕابردوو بینیمانە لە کوردستان و لە 2023 بینین لە عێراق هەموو حیزبەکان ئەوانشی کە هاتون سەردەسەڵات و ئەوانشی کە ئۆپۆزیسیۆن بوون هەموو خۆیان بەلایەنگری چاکسازی و گۆڕانکاری نیشانداوە بەڵام ئابینین ڕۆژ لە دوای ڕۆژ وەزعەکە بۆ خەڵک خراپتر بووە بۆ نسبەتێکی کەم لە کەمایەتێکی کەم لە کۆمەلگا باشتر بووە بە نمونە مەسەڵەن بڵین بۆ سەرمایهداری کە نسبەتێکی لە سەتایەکی خەڵکەکە بۆ چینی سەرمایهدار کە ئەم بەشە ئەم لە سەتایەکە پەرلەمانتاران خۆشیان ئەگرێتەوە ئەمانە بار و دۆخی خۆیان باش کرد وەزیان باش بوو بوونە ملیاردێر وەزعی خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ خراپتر بوو یعنی ئەو پروپاگاندانی کە لە پێش انتخابات دەکرێت هەمیشە چه حزبی دەسەڵاتدار و چه حزبی ئۆپۆزیسیۆن خۆی بەلایەنگری خەڵکە زانێ خۆی بەلایەنگری بەژەوەندەکانی خەڵکە زانێ بەڵام کاتێککە دەسەڵاتیش ئەبێت دەسەڵات دەکەوێتە دەستی درێژە بە هەمان خراپەکاریەکانی پێشوو ئەیات یعنی بۆیە هیچ ئومێدێک نییە بەم هەڵبژاردنانی کە لە عێراق و کوردستان و ئەمانە ئاکرێت یعنی ئەم جۆرە هەڵبژاردنانە کە لە عێراق کوردستانەکە لەسەر بنەمایەکی تائیفی قەومی دینی و ئەوانە ئەنجام ئەدرێت زۆر جیاوازە لەو هەڵبژاردانی کە لە پەرلەمانەکانی ئەوروپا و غەرب و ئەمانە ڕوئەدات چونکە لە پەرلەمانەکانی ئەوروپا ئەوانە کە مەسەلەن بنەماکەی بنەمایەکی هاوڵاتی بوونە یعنی بنەمای ئەوە نییە کە لەسەر ئەساسی تەقسیمی دەسەڵات لە بینی تائیفە و قەوم و دین و میلیشیات و ئەمانە بێت بۆیە مەسەلەی انتخابات مەسەلەی هەڵبژاردن لە عێراق و کوردستانە شتێکی گاڵتەجاری و کارتۆنیە لەوە زیاتر نییە ئەگەر مەسەلەن گۆڕانی بکرد گۆڕانکاری کۆمەلگای عێراق و کوردستان پێویستی بە گۆڕانکاریکی ڕیشەیی هەیە کۆمەلگای عێراق و کوردستان زۆر یعنی سیستەمێکی زۆر چەسانێکی زۆری بەسەردا هاتۆ بەهۆی ئەم دەسەڵاتانەوە پێویستە گۆڕانکار ڕیشەیی بکرێت لێرە و لەوێ پرۆژەیەک دەکرێتەوە لێرە و لەوێ کە موچە تۆزێک موچە زیادەکرێت یان موچە لی نابڕێت و ئەمانە دەستکەوت نین دەستکەوت ئەوەیە کە ژیانی ئەو سەروەت و سامانی کە هەیە لە عێراقا بە یەکسانی دابش بکرێت بەسەر هەموو کۆمەلگادا هەموو کەسێک بتوانێت کار بکات هەموو کەسێک بتوانێت ئیسفادە لە سەرۆت و سامانی عێراقا کە سەرۆت و سامانێکی زۆر بێشماری هەیە کە یعنی بەدان ملیارد دلار ئەسێتە گیرفانی مەسئولەکانەوە ئەم 100 ملیارد دلارە بە بچێتە گیرفانی هەموو هاوڵاتیانەوە کاکەداگەر لەسەر هەر مەسەلەی بەشداریکردن و یان بەشداری نەکردنی خەڵکی لە پرۆسی دەنگدانگدا چەندین قسەکراوە ئەوانە بڕێکتا و پێ بکەین بۆ نمونە ئەوەی کە ئەمە دەرفەتە بۆ خەڵک هاتوتە پێشەوە هەتا وەکو 4 ساڵی تر دەرفەتێکی تری ئەوها نایەتە پێشەوە و لە خراپترین حاڵەتە ئەوەیە کە سوودی نییە بۆی خەڵکی بچێت دەنگ بدات و تەنانەت ئەو نوکتێ یان با بڵێن ئەو نمونەی هێنرایەوە کە مرۆڤ پەشیمانی کردە بێت نەوەکو نەکردە چەنە لەگەڵ ئەم قسەیەدا ئێوە هاوڕانکە لە خراپترین حاڵشدا بەشە هەر بچە بەشداری بکات و ئەو پەڕی سوودێکی نابێت لەوەی کە ڕێگە بدات کەسانێک لە بری دەنگ نەدەران بڕیار بدەن واقعا خۆی بەشداری نەکردن بەشێکە لە ناڕزایەتێکی بەیەستر بەڵام دەنگ نەدان کە ئەچیت لەوێ دەنگ نادەی بە کەس ئەوە بەشداریکردن لە پرۆسەکە بەشداریکردن لە پرۆسەکە بۆ معنایەتەوە بەشداری کردووە لە هەبوونی ئەم پەرلەمانە بەڵام ئەم پەرلەمانە خۆی شرعیەتی نییە خۆی ڕسمیەتی نییە خۆی ناتوانێت بڵێن نوێنەرایەتی خەڵک بکات ئیتر
کە تۆ بەشداری کرد لە پرۆسەکە بەشێکە لە ینی تۆ بووی بە لایەنگری دەسەڵات و بوو بە لایەنگری پەرلەمان وجودی پەرلەمان بۆیە باشتر وایە باشتر وا بوو کە ئەوانی کە چوون بۆ دەنگدان دەنگیان نەدا ئەوانە بە بڕای من هەر نەچوونایە باشتر بوو مەسەلەی ئەوەی کە تەزویر ئەکرێ بە ناوی ئەوە یاخود بە ناوی ئەوە دەنگەدرێ ئەوانە با بیکەن باوەڕ ناکەم کە بشتوانن بیکەن بەڵام بیشیکەن بەڵام نەچوونی خەڵک بۆ سندوقەکانی دەنگدان گرنگێکی زۆر زۆر گەورەی هەبوو لەوەی کە مەسەڵەن معنەویات و ڕۆحی بڵێن ئەم دەسەڵاتە هینە بوو شکستی هێنا ینی معنەویاتی ئەهاتە خوارەوە ئەم دەسەڵاتە ئەوتر خۆی دەزانێت کە نوێنەری خەڵک نییە بەڵام کە ئەچیتە دەنگدان خەڵک قەرباڵقیەک دروستە بێت لە بەردەم سندوقەکانی دەنگدانە ئەم دەسەڵاتە ئەڵێ خەڵک هاتوو بۆ دەنگدان ئیتر نازانێت کە مەسەڵەن ینی ئەو خەڵکە دەنگی داوە یا دەنگی نەداوە معناوێ پشتیوانیەکە بۆ دەسەڵات ئەگەر دەنگ دێ بە بڕۆی من خەڵک ئەم ساڵ ینی ئەم جارە هوشیارەکی زیاتری هەبوو بەشداری نەکردنەکەی زیاتر بوو لە جاران هەرچەندەکە مەسەڵەن دەبوو کە مەسەڵەن ناڕەزایەتی قوڵتر و قەویتر ڕووی بە ناڕزایەتیش هەر ڕووی داوە بڵێن لەم لاولەولا بە گروپ و بە کۆمەڵ و بە تاک لە سوۆسیال میدیاوە ئەبینین کە خەڵک چەندە ناڕازی بووە و ناچێتە دەنگدانەوە و ئەمانە بەڵام ئەمە بە شێوەیەکی پژوبڵاوە ئەم پژوبڵاویە ماوە کە چارەسەر بکرێت ئەگینە ئاسی خەڵک چۆتە سەرەوە بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە بگۆڕێت و ئەم پرۆسەیە کۆتایی پێبێنێت ئەمە هەمە بکەم بە دوا پرسیارەوەی کە ئەم ناڕزاتی زۆرە بەرامبەر بە دەسەڵاتداران و سیستەمی ئێستای مەوجود لە عێراق و کوردستاندا بوونی هەیە هەروەکو ئەمڕۆ لە هەڵبژاردنەکانە بینیمان ڕێژەیەکی ئەجگار کەم لە خەڵکی بەشداری هەڵبژاردنەکانی کردووە خۆتان ئاماژەتان بەوەدا کە ئەمە ئاگاهیەک پیا بووە و ئەمە هەنگاوی سەرەتا بووە کە بەشداری ئەم هەڵبژاردنیان نەکرد لێرە بەدواوە خەڵکی ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە بتوانێت بۆ ئەمانجانە بگات کە ئێستا لانی کەم چاوەڕوانیان نەبوو کە لە ڕێی هەڵبژاردنەکانەوە پێ بگەن بەڵێ معلومە کە لەمە دواوی خەڵک چی بکات خەڵک ینی ئاگایی ئەبێ ئەوە پیا بکات کە چۆن مەسەرەن ئەتیماد کاتە سەر ئیرادەی خۆی ئیرادی بە کۆمەڵی خۆی یعنی ئیرادێک ئەتوانێت دروست بکات بە یەکگرتووکردنی ڕیزەکانی خۆی تا ئێستا ئەوەی کە ماوە خەڵک مەسەرەن وتیا هوشیار بێتەوە کە هەز بەبوونی ئەم ئیرادەیە ناکات ئەم ئیرادەیە کە چەندێک قویە کە چەندێک ئەتوانێت بێتە پێشەوە وەکو چۆن مەسەرەن لە مەسلەیەکی کوردیشا هەیە ئەڵێ ئەگەر دارێک بتەوێت بشکێنی بە تەنیا ئاسانتر ئەشکێ بەڵام ئەگەر کۆمەڵێک دار بەیەکەوە بتەوێت بشکێنی ناشکێت ینی قویتر ئەبێت ئیرادەی خەڵکیش ئاوایە ئەگەر تاکتاکی کۆمەڵ ناڕزایەتی دەربڕێت تەسیرێکی ئەو تۆی ناوێت بەڵام ئەگەر بە کۆمەڵ بە یەکگرتووی بە ڕێکخراوبوون ئەم ناڕزایەتە دەربێت ئیرادەیەکی قویتر هێزێکی قویتری ئااتێ و ئەتوانێت بە ئامانجەکانی خۆی بگات کە ئەوێت بەڕێز سەردار عەبدوڵڵا حەمان زۆر سپاس کە ئێوەش بەشدار بوون لە بەرنامە تایبەتەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی پێشەنگ تیڤیش زۆر سپاس ئازیزان جارێکی تر بچانێکی تر دەدەین و بەڵام بەرنامەکانمان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بەردەوامەوە هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە پەیوەندی بکات دەتوانێت لە کۆتا بەرنامەکانی ئەمڕۆماندا قسە باسی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکات وچانێک دەدەین و پاشان کاتژمێردنەوە بە کاتی کوردستان دوهەمین بەرنامەکانمان دەبێت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق و هەڵسەنگاندێکی کۆتاتر دەکەین سەبارەت بەوەی کە ئەمڕۆ چی ڕوویدا و لێرە بەدواوە پێویستە چی ڕوودا دێنەوە لاتە